وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە ئەم شەو گەرەکمانە دیبەیتێک بکەین بەو معنایی کە لە مەراکەزە ئەکادەمیکا دیبەیت ئەکەن. یعنی ئێمە بین چۆنیەتی مەسئلەیەک وەکو ڕوویدادێک کە هەست بەحسی بکەین و چۆنیەتی ئەوەی کە ئێشێ بوێت بەحسی بکەین و پرسیارەکان بۆ ئێوەی مخاتەب بەجێ بێڵین. ئەم جارە پەیمانە حەیدەری ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ نەیگەرەکە بە مەتنە ئینقلابی خۆی بە کورداوێتی خۆی بەحس ئەم جەریانە بکە. ئەم دەحفە ڕووی دەمە ئێمە مخاتەبە ئێمە عمومە مەردەمە کوردەوارە، ئەو کەسانەی کە ئەم قسانە ئەبیسن بەڵام سوئالیان بۆ دروست ناوێت، ئەو کەسانەی کە ئەم جۆرە بەحسانە گوێ ئەدەن بەڵام عادی لە کناری ڕەت ئەوەن کە ئەنەهوو ئەمانە چارەی مردمێک نەبوو، کە ئەنەهوو ئەمە مێژووی مردمێک نەبوو، کە ئەنەهوو ئەم کالا بە باڵای ئەم مردمە دایان نەدڕی و منتەسەبیان بەم مردمە نەکرد. من بۆ دیبەیتەکەی ئەمشەوم 3 کورتە فیلمم بەڕێگەدام نیاگە. دانەیەکیان ئاغای دکتۆر خەلیقی پێم وابێ گەرشتبانەکەم فەلسەفەی خوێندەگە لە دانشگای چەورێزە، سەردەمانێک ئەندامە کۆمیتە مەرکەزیە حیزب دموکراتە کوردستانە ئێران بووگە و مۆردە جەفایە بەرادرانم و کریانی و قاسم لە واقع بووگە وەختە خۆیشی و لەزانم پیاگە هیچ وەخت نەیتوانی بڕاتە سەر جێگە و درایەتێکە هەسی بە قەوڵ خۆیان. ئەمە ئەو شتانەسە کە من بیستەگمە. لە مقابڵە ئەمە ئێوە کێتان هەست؟ ئێوە ئاغای سەدیقە کەمانگەرتان هەست. گشتە ئێوە ئەزانن کە من بالئەخەرە پێشینەیەک لە ساڵهای تەمەن سووتاندنێکم لە ڕەوتە کۆمەڵا بووگە و خۆمم بە تەرەفدار و بە سەمپات و بە کادرە ئەم جەریانە زانیگە. تامەی کە بەلەخەرێمە گوزارمان کرد و ڕاپەڕینمان دروست کرد و مەتنە کوردایەتیمان هاورد. سەدیقە کەمانگەر وا بەحسیەکەن. ئاغای سەدیقە کەمانگەر پێی ئێژن زواونە ئاوگرینە شۆڕش کۆمەڵەیەکان وا باسیەکەن. کۆمەڵەیە و سەردەمە ڕەوتە مارکسیستی لێنینیستیە. لە کنارە ئەمە تۆ مەکتەبە قورئانت هەست، ئاغای ئەحمەدە موفتیزادە. ئاغای ئەحمەدە موفتیزادە گەورە بووگە شارە سنەس، باوکی ئەلامەس و بە ئەسڵ خەڵکە ئاواگیە دشەیە لای پاوەن. ئاغای ئەحمەدی موفتیزادە گویا لە دانشگاهە ئەنقول و مەنقول لە دەورەی شا لە تارانە تەکەم الله ڕەحمەن ئاغای مهتەدی دروسە ئیسلامی و ئەهلە تەسەنونیان وتکەسەوە. هەر بۆیە بەو مناسبەتە ئاغای ئەحمەدە موفتیزادە ئەبێت بە زاوایە مەڵڵا ڕەحمەن ئاغای مهتەدیە بۆکان کە بێتە باوکە ئاغای سەلاح مهتەدی ئاغای عەبدوڵڵای مهتەدی. یعنی مناڵەکانە ئاغای ئەحمەدە موفتیزادە خاڵۆکانیان سەلاح مهتەدی و عەبدوڵڵای مهتەدی. تۆ لەگرا شێخ عیزەدین حوسەینیت هەست و لەگرا حیزب دموکراتت هەست. ئەمانە کێن؟ تۆ ئێشێ بچی لەسەر ئیدعای خۆیان بیانگری، وەختی گەرەکتە تەحلیل کەی ئێشێ بێژی ئەمانە چه ئیدعایەکەکەن. پس کۆمەڵە ئیدعای ڕەوتە مارکسیستی لێنینیستیەکە زەددە ئیمپریالیزمە بۆ تەبەقەیە کارگەر کارەکە و ڕەوتێکی ڕەدیکاڵی ئینقلابیە کە بارهای شعار ئەدەن کە جەریانە کۆمەڵە بەربە سازش ئەگرێت تەکە جمهوری ئیسلامی چون تەکە بنیانە سیستەمە جمهوریەت و ئیسلامیەت مخالفە، بە سوورەتە ئیدئۆلۆژیک مخالفە. لە کنارە ئەمە تۆ تەکە مەکتەبە قورئان خانشێکی تر
لإسلام سياسي أهل تسنن أخويني تو كسبقيك يا بويك للايان أحمد مفتي زادوا إشي لكردايتي وشانه بدا لكردايتي أما مجموعك كو أكيتو اتفاقات أول انقلاب 57 وروجهاي متقاعبة أو لكردستان اتفاقك كذا أم تاريخ احتياجي بحلكندن وحلتكندن هز تماشى كان دكتور عبد الرحمن وسوق مشهور بقاسم لو دكتور عبد الرحمن وسوق مشهور بقاسم لو رهبر جوانان شاخية ديمقراط حزب توده إيراني أولين حزب قوري خاورميانه لأوروباي الشرقي تيتو آغاي قاسم لو قويا هاوزاواي فرانسوا ميترانه أما أنا وزني يعني حكومة مركزي لإيران جلاشياكا آغاي عبد الرحمن قاسم لو ببورسيتي تخارج درس خويني زاهدا آي عبد الرحمن وسوق كتيتو بنيان دولة إيران كفتقا بنو أي خالوتي قولالو بخوص مردم سريان در هاوردقا مردم مسلح بوغا كلانتريا كانيان قرتقا انقلابا لقرا عديكش تاريخ سازية كان كإما لكور كوبونوي كدانشتين بو خوامان كومولامان دروس كد 1342 أمش جعل تاريخه أمش دروس ومسائلك از این دست استخلتشي كردوار آريان تيفي بكاكا يعني بجاك چوكا مصاحبي كرقا لسال روج الشر السنة تكا آغاي خليقيا چند دقيقة من پخشي اكمو تيكا لسر فرمايشات الدكتور خليقي أبيسين ومروري لم تاريخ أكينو متقاعبة أو من فيلمكم لسليم خان فرمانده جنبش مبارزاتي تشيچن لبرانبر الروسية اتحاد جماهير شوروية سابق قدرت هسته‌ای دارای بمب هیدروژنی ابر قدرت دنیای چپ وسیاگه و بوریس یلسین حلسینی لسر جیگی هیچ کسیش حمایتی ناکا آقای سلیم خان صدام حسینی لپشتی تداركات لوجستيك ودولار وبترودولار عراق نيلا بشتي بابر المسألة وقايعي كآغاي دكتور خليقي بحسيكا أمانة درس قوري تاريخين خلق كردوار أمانة كارهايك بو كمشيايا لمحافل إيمة وكو نغد خومان دسي بي بكردايا وإيمة بيترفانا كشخص بيمان حيدري امرو سعيكا بيترفانا قصدكا قزاوت بو ايوه دابنيد ايوه قزاوت بكن كأمانة كين بس ايوه تاام دقيقة نتيجة هنقرت اغاي عبد الرحمن قاسم لو اغاي عبد الله مهتدي اغاي سلاح مهتدي اغاي احمد مفتي زاده تمام امانة بيكو ارتباط يعني هس يه هستيشان دروس كردقا ويه رقابتي وعلى نابيانا اغاي سلاح مهتدي خب دست بيكين با برنامج تي مسألة كآريان تي في ام برنامج بودانيت با جو بقرين نوروزی ناسرا و بنوروزی خوێناویستنا هەتا ڕۆژی ئیمڕۆژ لە زەین و هۆشی دکتۆر خەلەقیدا هەروە بە زیندویی ماوەتەوە. دە 12 ڕۆژ 13 ڕۆژ شەڕی ناو شاری سنە هەر سەعاتێ لە پادگانەوە 750 خۆمپارە کوێرانە ئەتریا بە ناو شار.
تەوەجۆ بکەن ئاغای دکتۆر خەلیقی ئەیژێت 11 ڕۆژ شەڕ ناوە سنە هەر ساعتێ 750 خومپارە ئەدریا لە شارە سنە لە پادگانە سنەوە. تەوەجۆ بکەن حەجمە ئاتەشێ کە پادگانە سنە بەسەر شارە سنە دای ئەکا 13هەمین ڕۆژە شەڕە. ئەم فەزات دەرک بکەن، یعنی دەوڵەتە ئێرانی، ئەرتەشە دەوڵەتە ئێرانی، پادگان شارە سنەی شارە سنە مرکزە زندگیە مردمە سڤیلە کوردی داگەسە بەرە خومپارە، مردمە بێدەرەتان، مردمە ئاموزش نەدیدە، مردمە سازماندەهی نەبووک دریاگەسە بەرە خومپارە. بۆ دەلیلی ئێستاغی خەلیقی بەحسەکە. پس ڕۆژە چەندومە؟ ڕۆژی 12هەم 13هەمە. لە دوای نۆرۆزی خوێناویستە دکتۆر خەلیقی لە هەیەتێکدا هاوڕێ لەگەڵ مامۆستا شێخ عیزدەدین، دکتۆر سادقی سارموەزیری، مامۆستا مەلارحیمی عەباسی و چەند کەسێکی دیکە جێگە دەگرێ و لەگەڵ نوێنەرانی شورای ئینقلاب لە شاری سنە دەکەونە وتوێژ. خبر هات من لە تەورێزە بووم، هاتمە مەهاباد لەگەڵ مامۆستا شێخ عیزدەدین، هاتمە بۆکان. لەوێ تێکەڵ بووینەوە، ئاغای خەرازی بوو، مامۆستا شێخ عیزدەدین بوو، دکتۆر مامۆستا مەلارحیم عەباسی، جەماعەتی هاتین بۆ سنە. چوینە ماڵ برادەرێ بە ناو داداشپور، پیانەوە پدەر، دوایی چووە ناو حیزبی دموکرات. چوینە ئەوێ کە دانیشین، قرار بوو شۆرای ئینقلاب بێ بۆ سنە، ئەو شەڕە دامەرکێتەوە، شەڕەکە نەمێنێ. ئێمە گەیشتینە ماڵ داداشپور، من گەیشتمەوە ماڵ، ئەوانی چوونە ماڵ داداشپور، تەلەفۆنیان کردیان وەرە بۆێرە. چوو ئەحمەی مفتی سناریۆکە تاگراگوێ بدەن. نەمایەندگان شۆڕای ئینقلاب هاتگن بۆ شارە سنە. ئەم ئاغا تۆکە شێخ عیزدەدین و ئەدەیەکی تر تێن بۆ شارە سنە، بۆ لەبەر ئەوەی بتوانن بەر بە شەڕەکە بگرن. تۆجۆ بکەن ئەم سناریۆ لە زەهنتان ئاوێت. پادگانە ئەرتەشە جمهوری ئیسلامی ئینقلاب نەوپا خەریکە شارە سنە داتە بەر خومپارە. و شۆرای ئینقلاب نەمایەندەی هەناردەگە بتوانێت ئەم شەڕە بوێسێنێت. ئەمانە پێی ئێژن مۆزاکرە، هەیئەتە مۆزاکرە. خۆ ئەمانە زاهرەن نەمایەندگانە ملەتە کوردن. لە کامە ڕایگیریە چۆن ئەمانە نەمایەندگانە ملەتە کوردن؟ کێوت کێسی ئەمانە نەمایەندگانە ملەتە کوردن؟ ئەگەینە ئەم تیکە بەحسەکرێ بە سوورەتە مستەتەر، بە سوورەتە مستەتەر بەحسەکرێ. خەڵ زادە بوو، شەید سزیق کەمانگەر بوو، دکتۆر شاکێری بوو، کاک ساربەدینی سادق وەزیری بوو، سەلاحی مهتەدی بوو. ئەو جەماعەتە چ بکەین چ نەکەین، قرار بوو سبەینەکەی شۆرای ئینقلاب بێن. شۆرای ئینقلابیش ئایەتوڵا تاڵەقانی بوو، ڕەفسەنجانی بوو، بەنی سەدر بوو، بەهەشتی بوو، سەدی سەید جەوادی وەزیری داخەڵە، وەزیری کشوەر. قرار بوو ئەوانە بێن بۆ سنە و نوێنەری میلەتی کورد لەگەڵیان قسە بکەن. نوێنەری ملەتی کورد لەگەڵیان قسە بکات. چێ؟ بەنی سەدر، بەهەشتی، تاڵەقانی، سەید جەوادی، ڕەفسەنجانی، نەمایەندەی مەردەمە کورد. خەڵکی کوردەوار لەبیرتانوێت بزانن نظامە سوڵتە بۆ هەر مەردەمێک کە پۆتەنسیێڵی هەست مشکڵی بۆ دروست بکات، نەمایەندە دروست ئەکا. نەمایەندە دروست ئەکا. بۆ چون بتوانێت لە وەختە خۆیان تەکیا مەعامەڵە بکە. مەسەڵەن ئەمە وەختی وتمان پەیکەرە حیزب دموکرات ئەمێنێتۆ، پەیکەڵە کۆمەڵە ئەمێنێتۆ، بۆ خاتری ئەمەسە کورد نەمایەندە لە دەست نەدات.
بتوانن ئەمانە وەختی معتەمەدین دروست ئەکەن، جامعەی مەدەنی دروست ئەکەن، چێهرەهای بەرساختە دروست ئەکەن. بوو چییە؟ بوو کامە ڕۆژە؟ بوو ئەو ڕۆژەسە کە بە ناو کورد قەرارە ئەمانە نوێنەرایەتی بکەن و ئەمانە بتوانن لەسەر میز چانەزەنیە چانەزەنی بکەن. چەنێ ئەمانە وانە قەوارەیە ئەمە، چەنێ ئەمانە لە ناوە سیمڕ و مشت و مەڕە جامعەیە کوردەوار هاتنە دەرەوە و ئەمە بابێنێت. پس ئادرێس مهمە تو دروستیکەی. نظام سوڵتە کاری هەست، ناکری خۆ تو هەروە بڕۆیتە ناوە شارە سنە مەردم گشتی ئەسڵحەوە دەستوێ بڕۆی کێ بوێنی؟ ئێشێ بچی یەکی بوێنیت کە بتوانێ زۆری بوێ بەسەر بەقییا تا بتوانیت تکیا مەعامڵە بکەی. داستان ئەمەسە. پس لەبیرجان نەچێ یەکێ لە کارکردهایە کە نظامە جیهانی ئەیکات ئەمەسە کە نوێنەر دروست ئەکا. بۆ پێکاکا دروست ئەکەن چون نوێنەر دروست ئەکەن بە ناو کورد. بۆ پارتی و یەکێتی دروست ئەکەن چون نوێنەریان گەرەکە بە ناو کورد. بۆ هەر ئێژن ڕەهبەرانە کورد. چه ئێژێ ڕەهبەرانە کورد؟ BBC، سایتهای فارسی، سەلتەنەت تەڵەب، جمهوری ئیسلامی، پێیان ئێژن ڕەهبەرانە کورد. بۆ بە حیزب دموکرات ئێژن کوردها، بۆ بە پێکاکا ئێژن کوردها، بۆ ئێکەنە گیرفانە من و تۆ لەبەر ئەوەی ئەمانە ئێشی نەمایەندگی من و تۆ بکەن تا بەرەوەی ڕاپەڕین بێت. چرا نەمایەندگی مهمە بۆ چانەزەنی لە بزەنگاه تاریخیە. تۆ هەر کارێگەرەکتە بیکەی لە تەریق نەمایەندەگان و بیکەی. ئۆکەی؟ نامەیەکمان نووسی، شتێکمان نووسی، مەوادێکمان نووسی لە دەمادا کە سبەینی هاتن ئەمەیان پێ بدەین لەگەڵ یان قسە بکەین. وتمان بە موفتیزادە تەوەجۆ بکەن با من دەرسێکی تر بدەم. لە هەرچی جێگەی دنیا مەعمولە تۆ وەختێک کەسێک تێتە دەرماڵەکەت تۆ پێی نایژی تۆ چیت گەرەکە. من لە دیوەیتەکان هاوتەکمە ئەمانە هەر کوێ ئەچن سوواڵەکەن. مەسەڵەن گەرەکیانە بچن لە لای عەرەبستانە سعودی بۆ سوالکردن ئەچن $100,000 بێبە. ئەمانە قاڵبەن ئینسانهای بچووکێکن بۆ یە کەس جددی نایانگرێ لەو سەدهایشی بمێنێنەوە. تەوەجۆ بکە ژێمە کوو بووین و 10 ماددەمان نووسا. کاورە هەنووز فێر نەوگە، هەنووز دنیای چاو پێ نەکەوتکە. من نایژم ئەمانە ئەگەر ئینسانهایەکی تەوسە نەیافتگن دنیایان چاو پێ نەکەوتگە ئێوە چی ناویان ئەنین؟ ئێوە پیانێژن خەتاکار، ئێوە پیانێژن نادان، ئێوە پیانێژن جاهل. دێ ئەمانە ئیدعا ناکەن نادان و جاهلن، ئەمانە ئێژن نەمایەندگانە کوردن. یعنی کورد توانی گێسی ئەم متەفەکری نەباتە دەرەوە. تەوەجۆکەن ئەمانە چووگن مادە ئامادەیەکەن بۆ ئیدەیەکە لە تاران و دین. تۆ ئەگەر لە خاکە خۆتا دانیشتگی قدرەت ئەز ئانە تۆس، تۆ ئیشێ بزانی ئەو چی بۆ تۆ هاوردەگە، تۆ ئیشێ بزانی ئەو چی گەرەکە، ئەو بۆچی هاتکە، نیازی چییە. من مثالێکم دا دەحفێ لە پێغەمبەر ئیسلام وتم ئێژن وا نەقڵە بیستگمە نازانم چەنێ دروسە. من خود کاکڵم داستانەکەم بۆ مهمە. ئێژن سەلمانە فارسی ئینسانێکی زەرەنگ بوو، چوو بوو مەسیحیەتی دی بوو، یەهودیەتی دی بوو، چوو بیستی پێغەمبەری لە مەکە هاتکە، چوو بۆ لای محەممەدە پێغەمبەر دانیشت وتی تۆ محەممەدی، وتی بەڵێ، وتی ئەم ئیسلامی تۆ چییە؟ بشارەتێکم بارەی. پێغەمبەر ئیسلام دانیشت بشارەتێکی دایە، وتی ئافرین لەسەر خۆشوی هەڵسیاوە سکەیە تەڵای خستە کەفە دەسە پێغەمبەر ئیسلام. پێغەمبەر ئیسلام سەکەکەیم لاولا کرد، وتی ئەمە بۆچی بوو؟ وتی ئەمە بۆ خاتری ئەو زەحمەت و وەختەی کە بۆ منت دانیا و ئەو بەشارەتەی کردە. پێغەمبەر وتی نابیگرۆ، سکەکەت بگرۆ، من بابەتە ئەم کارەوە ئەم مەئموریەتە ئیلاهیە پووڵە کەس نازێنم، وەزیفەم ئەمەسە بیکەم. سەلمان دووقەرانی کەوت، هەڵساوە چەند قەدەمێک و هەڵگڕیاوە دووبارە وتی بێ زەحمەت دەسە بگرە، دەسی گرسکەکەی خستە کەفە دەسی. وتی ئیستا بۆچیە؟ وتی ئیستا هدیەیەکە لە تەرەفی ڕەفیقێک و بە ڕەفیقێکە. پێغەمبەر ئیسلام وتی مادام هدیەست لە ڕەفیقێک بۆ ڕەفیقێەوە قبوڵ کرد. تەماشاکەن
فرەکەسێ هات گوتی مستەڵەحاتێ بەکارمەوەن کە لە حەدەم ئینسانانە بخۆن. تماشاکەن خەڵکی کوردەوار، ئەمانەیە زەمانێ ئیدعایان کردگە نەمایەندگانە ئێوەن، یعنی کورتوانی یێسی نوخبەهای وەکو ئەمانە باتە دەرەوە کە بە ئیستلاح بووبنە ڕەحبەرانە ئێوە، ڕەحبەرانە ئێمە. کابرا ئوسوولە دیپلۆماسی و سیاست نازانێت. ئەم وەختی ئێژم دەهاتی یعنی ئینسانێک کە ڕەوابەتی لە 10 نەفەر تێناپەڕێت و گەرەکیسی ڕەوابەت 10 نەفەرێ خۆی بێرێتە شار و فکرەکە کتێ و بخوێنێت و ئەوێت و شاری. تۆ بە کتێ و خوێندنەوە ناویت و شاری. کەما ئینکە تارانیەک بە لە تاران زندگی کردن ناوێت و پاریسی، بە کەلەماتە پاریسی ئەفارسی خستنەکەی ناوێت و پاریسی. ئەو دەهاتیە، ئەم زۆڵ دەهاتیە. خۆ تۆ هەیئەتی خەریکە تێت، هەنووز وەزنە خۆتت دەرنەخستگە، هەنووز زەبرە دەسە خۆتت نەوەشاندگە، کەوتگی تیکە ئەگری لقمە ئەگری دەمادەیان پێبین. کێ نەمانە؟ سەلاح موحتەدی، سدیقە کەمانگەر، تەوەجۆ بکەن، ئەحمەد موفتیزادە، شێخ عیززەدینە حوسەینی، سارەمە سادق وەزیری، ئاغای دکتۆر خەلیقی حزب دموکرات، چریکایە فەدایی خەلق. ئیسە شەو دانیشتن 10 مادەیان تەرتیب داگە بۆ نوێنەران. ئەمە یعنی چی؟ یعنی تۆ هەر لە ئاغاز و مەشروعیەتت داگە بە نظام سڵتە و ئەو لە مەسنەدە قودرەت و مەرجعیەت و مەشروعیەتە ئەوێنی و ئوسوولەن فکر ئەەکەی کە ئەو تێت و خاستەکانە تۆت بۆ جێبەجێەکە. تۆ لەگرا نگاهە کوردیەتت ئەچێتە کوێدەیی. ئەم چون ئەگەر تەوەجۆ بکەن من لە جێگەیەکە هەر لەوێ ویدۆیەکەم دانیاگە حزب دموکرات جەدیدەن چونکە کاورایکی ئەوەرگە خاترە تعریفەکاتەوە ئەمەلیاتێکی حیزبی دموکرات نیشانەدا بە سرود و سربەخۆیی ئەمەلیاتێکی نیشانەدا پێشمەرگەی حیزب دموکرات ئیژی یەگانە پەرچەمە، پەرچەمەکەی جمهوری ئیسلامی بە ئارمەکەی و هەڵەگرێ قەشەنگ و ئەیتەکێنێت و دوای فەتح پایگا تای ئەکات و زەریفی و ژی یەگانە پەرچەمە بۆ سوبگاچی ئێواران جەمعیەکات و سوحانە ڕایداری پەرچەمەکەی ئێران بە ئەحترامێکەوە خاتە ناوی ساکەکەی. یعنی هایمە هەر ڕۆڵەی ئێرانی نا فکر نەکەی ئەوەی مشکڵمانە سوسامە سیاسیمان گەرەکە و ئێمە ئێرانین و پەرچەمە مقدەسە جمهوری ئیسلامی تۆهینی پێ ناکەی خوای نەکردەوە فکر نەکەنەوە ئەگەر قەیرز ئەمە معنایەکی تری هەست یەکێ بنووسێ معنایەکی تری هەست. ئەمە جەدیدەن ئاغایە مستەفای هیجری بەخشی کردەسەوە لە تەلەڤیزیۆنەکەی خۆیان. ئەمانە هەر لە قەدەمە ئەوە و معلوم نییە چین چه کارن. نە سدیقە کەمانگەرە مارکسیستدەنی نیست کنن لە جبهەیە ڕادیکاڵە ئینقلابی چەپ خۆی وە وێسیاگە، نە کابرایە ئەحمەدە موفتیزادەیە سونی لە جبهەی خۆی وێسیاگە، نە ما بەقیە تحتە ناوە ناسیۆنالیزم کورد و مەسائل کوردی حەجێکیان نییە. ئەمانە تەدریسە بە زوانە مادەری و هەبوونە پۆلیس و خۆمان و هەنوو کاوران نەهاتگە. تەوەجۆکەن تۆ ئالەگرامێنی بۆشاییەکی عەزیم مەوجودە، فەلسەفەی سیاسی مەوجود نییە، فەلسەفەی مبارزاتیەکی ئەمیق مەوجود نییە. تو ئوسوولەن مبارزە ناکەی، تو خەریکی چەتەگەری ئەەکەی، فکرەکەی شێویاگە تۆ لە گشت کەسێ دەمڕاستری بچیە سەهمێ بگری. ئیسەم کوردستانە چەند پیاگی واتیە؟ سەلاح موحتەدی کوڕە ئاغایە مەڵا ڕەحمانە و ڕەحمانە ئاغایە بووکان، وەزیرە کابینێ قازی محەممەد، خەزورە ئاغایە ئەحمەدە موفتیزادە، ئاغایە شێخ عیززەدینە حوسەینی، ئاغای سدیقە کەمانگەر. پس لە هیچ کوێی دنیا تۆ ناویتە نەمایندەی مەردمێ ئەگەر مشەخەس نەوێت تۆ لەسەر چی نەمایندەی ئەم مەردمیتە. ئەم مەردمە جیاوازی تەکی بە قیاوانە چییە؟ تۆ های بەشون چییە؟ دا لە خۆت بوویتە نەمایندە.
تۆ حەوڵە هیچ پلاتفۆرمێ نهاتگی دەسە دەرەوە. تو ئەم مادانەی کە ئەو شەوەوە پەلەپەل خەریکی ئەینووسی بۆ هەیئەتە شۆرای ئینقلاب بە مەردەمە کوردت نەوتگە کە مەردەمە کورد لەسەر ئەم مادە بە تۆ ڕەئی داوێت تۆ لە سنووق مەردەمە کورد هاتوویتە دەرەوە بە عنوان لە نەمایندەی کورد. نە تۆ لە هیچ ئەمەڵێکی ئینقلابیە خۆت نەبووجی بە ڕەهبەرە کاریزماتیک نەبووجی، چون ڕەهبەرە کاریزماتیک مەشروعیەتی لە ئەمەڵە ئینقلابی خۆیەگری. کەسێ نایگاتە ڕەهبەر، ئەوەیتە ڕەهبەر. تەوەجۆکەن پس ئەم تەفاوتانت دەرنەزەر بگرن، مهمە کە بۆ تەحلیلەکانتان ئەمانەوە بەرچاو بنین چون ساچی نەزەنی. تەوەجۆکەن سوهانگۆ کاک سارمەدین بێ، سارمەدین سابق وەزیری، هەر کەسێ بۆ خۆی قسە ناکە. وتمان بە مفتیزادە ئیمزای کە نەیکرد هەتا چووە دەرەوە من و سەلاحی مهتەدی چوین لە بان حەوزەکەی حەوشەکە و بە زۆر ئیمزامان پێ کرد کە قەرار بوو ساعەتی 11 نیوەڕۆ بێتە خانەی زەنان و لەوێ لەگەڵ سەدر حاج جەوادی کۆبینەوە جا دوایی بڕین لەگەڵ شۆرای ئینقلاب و قسەکەی یەک کاسە بکرێ. ئێمە بەیانی چووینە شۆنەکەی مفتیزادە نەهات. مفتیزادە نەهات، شۆرای ئینقلابیش هاتووە سەرسرویسی دانشکدەی تەربیەت دەبیری سنە. ماوسە شێزەدین بە من وتی بڕۆ بێژە نوێنەرانی میلەتی کورد گەرەکیانە ئێوە ببینن لەکوێ بتان بینن. منیش وەختی چوم دی مفتیزادە لەگەڵ تاڵەغانیا چپەکە قسە هاکەن بەیەکەوە بەهشتیش خەریکە قسە هاکە جەماعەتی گوێگرن. منیش کە گریاکەم کردەوە سڵاوێکی تاڵەغانیم کردوتم پەدەر سڵاو تەوەجۆ بکە. ئاغای دکتۆر خەلیقی وەختی دەرگاکەی کردو و چاوی کەوت بە تاڵەقانی وتی پدەر سەلام، پدەر سەلام. ئای تاڵەقانی چۆن پەدەرە تۆس؟ ئای خەلیقی جەفگیر بوویت، هەوڵ بوویت، سامی گرتتی. حتمما و منزورت پدەرە بیۆلۆژیکی نییە، پدەرە معنەویە تۆس. شیعەی تۆ، شیعەی وەلایەتە فەقیهی، بۆ ئیژی پدەر بە تاڵەقانی پدەر سەلام. عەلەیکم سەلام ڕۆگیان بەخێری سەرچاو. ئەم ئاغا فەلسەفەی خوێندگا، ئەم ئاغا فەلسەفەی خوێنگا. تۆ بە کتێ و عەزیزەکەم ناوی تۆ پیاک، ناوی تۆ سیاسەتمەدار، نا تۆ بە خسڵەت ناوی تۆ مەرد. بۆیە ئێوە هیچ وەزنێکتان لە جامعەی کوردەوارە نەبوو. پدەر سەلام، تۆ هەیئەتە مزاکرەی ئەو هاتکە تۆ مەحەک بدا و هەیئەتە مزاکرە نییە، هاتکە تۆ مەحەک بدا بزانی تۆ کێی. تەوەجۆ بکەن لە ئەوەڵین بەرخورد پدەر سەلام. دو نیروی متخاصم دەکە یەکتریە، یەکی فەورەن اتفاقی نەکەفتگە چووگەسە مەوزەعە کوڕە شیرینەکەم. دەی تۆ وەختی ئەچیتە مەوزەعە کوڕە شیرینەکەم مەیلێسی کاورا دەسێ تێرێتەوە سەر تاو. کاکە خوایشتان لێ یەکەم ئیسلاحی مەکەن، منزوری پدەرە ڕۆحانی بوو، بوو مەگەر لە ڤاتیکان زەندگیەکە. ئەویش 40 ساڵە پێش لە ئێرانە خۆ ئەیتوانی بێژێ ئایەتۆڵا عوزمە ڕوحە ئەمام دەسە ڕاسە ئەمام سەقەت الئیسلام مەرجع عالی قەدر. بۆیشێ بێژێ پدەر. ئەفیلم سینەماییە نەواقعەن یەکەمی فیلمە ئەمەیتر مەی خۆجنن ماڵی پیامە کێشن. ئیسە فاجعەکە گەورەترەوێ پەنەمەکە. بۆشم کرد بەسەر مفتیزادا کە تۆ قەرار بوو لای ئێمە بینە لێرە، ئەمە لێرە چیەکە؟ با من شتێترتان پێبێژم. بۆڵە بۆڵ لە کوردیە سەگەیکە، سەگ بۆڵە بۆڵەکە.
بەشەر بۆڵە بۆڵ ناکە. تۆ مەگەر تۆهین بە کەسێ بکەی بێژی بۆڵە بۆڵی چیتە دەرێت تۆهینی پێ بکەی. ئەنا تۆ یا لقوز ئەوە شوێنی یا تەشەر ئەوە شوێنیت بۆڵە بۆڵ ناکەی. بۆڵە بۆڵێنی سەگە. تەوەجۆ بکە من گەرەک بە میزانە ئەدەبیاتتان پێبێژم کاوران لە ساختارە زێهنی چۆن فکرەکات و وەختی زێهنێ تەوسە ئەپەیاناکات دەهاتیە ستراکچێری دەهاتیە. ئەمە کاکە گەورە ناوی زۆر خۆ نییە بۆڵە بۆڵەکە. کاورا حەسەن بۆ خۆی شخصیەتە سیاسیە قائل نییە مەوجودیەتێکی نییە بۆڵە بۆڵەکە. ناتوانێت تەشەر با لە کاورا ناتوانێت لێ بخۆڕێ ناتوانێت ئەمری پێ بکە. شتانی بۆڵە بۆڵەکە پیرەژنە دووڕژیا بۆڵە بۆڵەکە. ئەمەسە زوان وەختی نەزۆک بوو وەختی تۆ لە پاشخوان استفادەت کرد لە بۆڵە بۆڵ استفادەت کرد نەتیجەت ئەوێت بە داهاتی بوون. هەڵگەڕێتەوە بە تاڵەقانیێژی پەدەر شتی وتم نێنەرانی میلەتی کورد لە خانەی زەنانە داواکەن بتان بینن بۆ لەگەڵ جا قساکە خۆ کەس لێرە نییە. وتی باشە بۆ بابێن. منیش چون پیانم بود هاتین دریاکەیان داخست جەماعەتی چەکداری موفتیزادە دریان داخست دریان بۆمان ناکرد. خەریک بوون دووسێ پێشمەرگە لەگەڵ مامۆستا شایزەدین بوون بە چەک دریاکە بکەنەوە. ئاخرەکەی من هاوارم دێڵ ساڵ کوڕێک بوو خەڵکی خزمی براشنم بوو سعدی نەبوو چم سعدی دریاکە بکەنەوە. خۆمپارەکان نەبوو گولەی خۆمپارە یەکدوانێکیشم بەدەستەوە بوو بردم نیامە بەردەست تاڵەقانی. ئاغای دکتۆر زۆنسی بانە هێنا بوویان بیکەنە وستاندار. ئەو لەگەڵ هەیەتەکە بوو. ئێمە کە چوین دانیشتین مامۆستا شایزەدین بوو دکتۆر شاکێری بوو شەید سدیق کەمانگەر بوو بێهروز سڵێمانی بوو بەرپرسی چریکی فەدایی من بووم ترکیە. ئەو جەماعەتە بوو مامۆستا شایزەدین دکتۆر سارمەدین سادق وەزیری کاک سارمەدین دەستی کرد بە قسەکردن لەسەر ئەوە ئاشتیش مرەتەب ئەیوت ئێوە نوێنەرتان چییە؟ ئاغای تاڵەقانی وتی نەوارێکی دانیا زەبسەوتی باشە باشتی وتی ئێوە نوێنەرتان کێس تەوەجۆ بکە یعنی ئێوە معلوم نییە ڕەهبەرتان کێس نە جنبشێکی ئیجتیماعین نە جنبشێکی سیاسین نە مەردمێوا لە پشتتان ئێوە نوێنەرتان کێس ئێوە ئەم جەمعە نە مەردمە کورد ئێوە نوێنەرتان کێس بەرخوردێ کە ئەیکا لە تەعبیرە سیاسی بەرخوردتەکی مشتی چەتەی ئەسڵحەکیشە نوێنەر ئێوە کێس هاتکەن داوای سەهمەکەن دەست بەجێ تاڵەقانی نەوارێک ڕۆشنەکە تەوەجۆ بکەن کاورە کارە خۆی ئەزانێت ئازانێ بۆچی هاتکەن ئەمانە هەیئەتە مۆزاکەرە نیە ئەمانە هاتکەن سەبک سەنگین بکەم بزانتە کە کیا تەرەفن هەیئەتە مۆزاکەرە هاتکن بزانن ئەمەی کە هاتکن پێیان ئێژن کورد چه شەکڵیە چەنی قودرەتی هەست کیس چه کار هەست نوێنەرتان کێس معلوم نییە بعد لە وای داستان ئێژێ هاژێ تەکلیفتان مشەخەسکەن ئەحمەی موفتیزاد نوێنەرت یا شێخ عیزەدین حوسەینی ئەمە ئەڕۆینە سەری بعدەنها ئەمە کوێ بدەن ئاغایە تاڵەقانی نەوارێک ڕۆشنەکە لە جەلەسەکە کە پەیامە کیس سدیق کەمانگەرە کۆمەڵەس تەوەجۆ بکەن ئاغایە سدیقە کەمانگەر مارکسیست لەنینیستە ئینقلابیە ئاغایە سدیقە کەمانگەر بە تەعبیرە کۆمەڵە و ئەندامانە کۆمەڵە زوانە ئاوگەرینە شۆڕشە ڕادیکالیزمە مطلقە سدیقە کەمانگەر یعنی تو بڕۆ و هەر کە تێریت فرە قارەمانە و پێشمەرگەس و قەپی وەسەرە فرە کەسێکا کردەگە ژە سدیقە کەمانگەر کاک سدیقە کەمانگەر فرە ئینقلابی بوو کەسێ ئەمە ڕەدی ناکاتەوە خۆ ئایا کەسێک کەس ئەمە ڕەت بکاتەوە بێژی کاک سدیقە کەمانگەر لە مەنزەرە کۆمەڵەوە ئینسانە ئینقلابی ڕادیکاڵ وە چەپێکی تەواو نەبوو
هەست کەسی ئەمە ڕەتکات و نازان وەلێ ئەمە تعبیرێک بوو کە لە ئاغای سدیق کەمانگەریان ئەکردو. ئۆکێ هیدایا دەنی سدیقی کەمانگەر بوو، سێ پەیامی دابوو، سێ پەیامی دابوو کە هێرش بکەن، دیفاع لە خۆتان بکەن، ئاگاتان لە خۆتان بێ، مەهێڵن ماڵتان تاڵان بکرێ، خەڵکینە سەنگەربەندی بکەن، ئەوە بکەن. وتی ئەبوو قسانە تێ کردیە، دەمی سرویسە کەم ئیعدام یەکەم. تاڵانی وتی سدیقیش وتی من کردووە، ئەم قسانە من کردووە. ئەوە ئەم ئاغا دەستی کرد بە جنێوتان بە موفتیزادە، ئەم ئاغا فلان 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 جنێوێکی زۆری پێدا لەگەڵ دکتۆرێ لەگەڵ یابوون دکتۆر نەزانم چیدا خسروی. ئەمە ئەم دوانە ئاشوبەکەیان دروست کرد، کێشەیان ساز کرد، ئیسە تۆ ئەوانت هێناوە ئەم نەوارەیش بخەسەر. شەش پەیامی تەوەجۆ بکەن. های تاڵەقانی نەواریشی لێدا سێ پەیام وارە ناوە نەوارەکە. کەسێک زۆرن تاڵەقانی نازانێت ولی تاڵەقانی ئەزانێت. کەسێک خەریکە ئێژێ بە مەردم سەنگەربەندی بکەن، مسلح بوون، دفاع بکەن لە خۆتان، لە ماڵ خۆتان، مسلح بوون. تاڵەقانی ئێژێت ئەمە ئێعدام ئەەکەم. ئەمە چیز؟ ئەمە ئێعدامەکەم. سدیقە کەمانگەر جواو ئەدات و ئێژی ئەوە منم. ئەم ئەحمەی موفتیزادە و ئەم دکتۆر خسرویە ئەهەنداتە بەرجمێ. ئەمانە هاتگن من خراوکەن، ئەم نەوارە بەگرەیستە. با من ئەم دیمەندانە بۆ دروستکەم. ئایەتوڵڵا تاڵەقانی چیز؟ مەلایەکی تێ هەڵدریاگی شیعەی دواکەوتگە قەحقەرایی ئەحمەقە. ئای سدیقە کەمانگەر کێس؟ نەمایەندەی چەپ مارکسیستی ئینقلابی لێنینیستی. ماهیەتەن ئاغای سدیقە کەمانگەر ئێشێت بنیانە چەپەڵە نگلیسە حکوومەت و ئینقلابە چەپەڵە ئیسلامی لە بنیان و تەکیا مشتڵی بێت. ئێستا ئێوە تەسەور بکەن ئەگەر سدیقە کەمانگەر ئینسانێکی ئینقلابی بوایە و بە مەردمی وتبوو مسلح بوون، وەختی تاڵەقانی پێی ئێژێت دامەی ئەدەم و تێمە سەری. ئیدا بوو سدیق کە خەڵکینە پادگان داواتان لێەکەم لە پادگان لە ڕادیۆی کوردستانەوە، داواتان لێەکەم تەقە لە خەڵک مەکەن، ئێوە کوڕی خەڵکن، خەڵک مەکوژن، ئێمە کارمان بە ئێوە نییە، ئێوە نوری چاوی ئێمەن، ئێمە کێشێکمان لەگەڵ ئەرتەشانیە وامەکەن کە ئەوەی بیست ئەم ئەی قێڕان سدیق کەمانگەرێکی هەژانەیوت ئەوە پێشتە بە ئەوەی ئەوە مفتیزادە هاوردویە بۆ ئەوەم ئاشوب دروستکا بۆ ئەوە ئێمە لە بین بەرێ، بۆ ئەوە ئێمە بە کافرزانێ ئەم فلانە ئەم فلان فلانە. ئاخرەکەی وتی سدیق جان تکار یەکەم، من پیرم ناڕەحەتم دەن لە بەرزەڵمەکە ئارام کوڕەکەم، یعنی دەمی سرویسەکەم ئیعدامیەکەم بۆ دەمی سرویسەکەم ئیعدامیەکەم بۆ کوڕەکەم. سەناریۆکەتان گوێدا سدیقە کەمانگەر چووگە سەناوە مەجلسەکە، بەهشتی ئێژێ نوێنەرتان کێس، ئای تاڵەقانی نەوارەکە ڕۆشنەکە، یەکی ئێژێ خەڵکینە مسلح بوون لە خۆتان دفاعکە نەسڵحەتان بێت، ئێژێ دەمە ئەمە سرویسەکەم ئیعدامیەکەم. تاڵەقانی نەئەرتەشی وا لە پشتانە نیروی هاوردگە مەلایەکی تێ هەڵدریاک لێوێ دانیشتکە. سدیق حەی و حازر دانیشتکە. سدیق ئەزانێت کە ئەم نەوارە تاڵەقانی هەسی، بۆیە دەست بەجێ نەواری وا پێ سدیق. سدیق نەواری وا پێ. سدیق چۆن واکوونش نیشانەدا؟ شروع ئەکا بە جمێندان بە دکتۆر خسروی و ئەحمەی موفتیزا. ئێژێ ئەم نادروسانە مەسەلە و جمێنهایە کە ئیدا گەرەکیانە من خراوکەن، ئەمانە گەرەکیانە بێژن ئێمە کافرین، ئاشوب دروستکەن و ئێمە نابودکەن. سدیقە کەمانگەر ئەمە لە بەرامبەری کێ ئاێژی؟
لبرانبرة شورای انقلاب جمهوری اسلامی ایران لبرانبرة که رفسنجانی بنی صدر جوادی طالقانی و بهشتی بعد صديق نواري كدا وطالقاني وإجي أما دابني داياني صديق للراديو خطاب بأرتش قصاكا إجي إيوا كر خلقن لجنس خلقن خلق ماكو جن تقمكن لخلق خلقاري وكاري هو نيا أرتش براي ملته سؤال أولا مثلا تو بۆ مردمە مسلح کرد بۆ کردە خەنجەرەکەی ڕۆژی تەنگانەوە بۆ مسلحکردن تۆ پادگانە نەگر کە ئیجازەت داگە پادگانی بخۆی تەعڕوز بکا بە گیانە مردم و پادگانە فەتح نەکردەوە چەکت نەکردگەن بۆ چون تۆ ئاسڵەن قەرار نییە ئینقلاب بکەی ئەنا تۆ چه دەلیلێکە دەست پادگان ناکری تۆ بۆ هەڵ ئەگەڕێت و ئێژی ئەمە گەرێکی ئێمە خراوکە بابا تو چپێکی مارکسیست لێنینیستیت ئێژێ تو لە ئەساساتەکە جمهوری ئیسلامیە مخالفیتەکە خۆمەینیە مخالفی با ئەمە لە زەوایە مختلف و بەڕەسیکەین ئەگرا کوردستانە من نیروی مسلحم هەز و خەڵکە شارەما لە ژێری تو خۆمپارە بارانە نیروی مسلحم هەز هەیئەتێ لە تەرەفە دەوڵەت هاتکە کاورا لە بەرچاوە منە ئاخونێتی هەڵدریاک دانیشکە بە منە چەپە ئینقلابی ێژێت ئەمە ئەعدامیەکەم دانی سەرویسەکەم و ئەعدامیەکەم ئیستە تۆ ئەگەر ئەوەنە بۆت لە شەرەف بوردایە لە خیرەت بوردایە لە مەردانێکی بوردایە لە غورور بوو نە ئینقلابی گەری نە چەپ بوو ئەمانەی کە ئوسوولە مەردانگیە لای خۆمان هەڵەگەڕیای تۆ ئەوە منوکەم تۆ عەدەدی نیەی ئیستە بدەم بە شەواڵەکەی خۆت هەڵەت کێشن تۆ لە قەبارەی ئەوانی قەڵەتی وا بکەی ڕۆڵە تۆ دەست بۆ من بووە لە قەتر خوێنە من هەزاران ڕۆڵی ئینقلابی تێتە دەر ئەکەوێتە پاڕانەوە گەلەکشی ئێمە خراوکە ئەمە چی بە ئێوە ئێژیت مشتی چەتە چووگن لە هەیئەت دەوڵەت یە سەهمی بەقابن نە مەردم مهمە نە مبارزاتە کارگەری و تەبەقەی کارگەرە مهمە نە ئینقلاب مهمە نە کوردایەتی مهمە نە سەرزەمینە کوردەوار مهمە هیچ مهم نیە ئەما ڕووی دیگەرە سەکە ئەحمەد موفتیزادە لەوێ فیتنەی کردەکە نەوارە سدیقی داکە ئەحمەد موفتیزا ادعاءەکە جریانێکی سیاسی سنی مەسەبی واوە دەسە و ڕەهبەرە ئەمانەسە گویا جمهوری ئیسلامیش دوو ڕەهبەری گەرەکە یا ئەحمەد موفتیزاس یا شێخ عیزالدینە ئەحمەد موفتیزا نە شەهامەتی هەست نە مەردانەکی هەست نە ئۆتۆریتەی هەست نە دەسەڵاتی هەست هەڵسێ بە سدیق بێجەفرە بێجاکردەوەی نەکەی بدا سدیق دارکاریکەن تا ئۆتۆریتە و قدرەت خۆی نیشانە هەیەتە دەوڵەت بە کە من ئەم زۆرەم هەست من ئەمە بابێجا من خەریکم بازیە مزاکرە بە ئێوە نیشانە دەمها دوژمن دانیشکە ئێوە تەماشاکە مشتی تەوسعە پەیدا نەکردگە دەهاتی دانیشتگە لای ئەربابە ئاخوونە خەریکن پرتە و بۆڵە ئەکەن بۆ یەکتری ئەکوتن بە ناوە ملەتە کورد تەوەجۆ بکەن لەم قسە ئەم چووگە بەلای هەیئەتە و وتکێسی سدیق وا قسەی کردە سدیق ئەمەداتە بەرەجەمین ئەم نە قودرەتی هەست نە مەردانێکی هەست نە ئۆتۆریتەی هەست هەڵسێتە بێژێت دەمداغا حەپە حەپنەیە کاورە حتا شەهامەتە ئیسلامیەکەی نییە
ئەگەر ئای ئەحمەدی موفتیزات و ئەمانە بە کافر ئەزانی مارکسیستن چەپن کافرن هەڵسایەت و سەرە پێ وەکو پیاگێ وەکو دانێ مسلمانە واقعی انقلابی بووتە تۆ ملحەدی تۆ کافری تۆ خوێنت مباحە کورە ئەم تەوسە نەیافتگی و دەهاتی بوونە بۆ ئێمە بووگەس و ئەدەب تۆجیهەکەنەوە ئەدەب و پلۆرالیزمە و فرشتێکی خاسە و ئەوە ئەدەبە نە ئەوە ئەدەب نییە و ئەینە بێ ئەدەبیە تۆ لە مەجلسە سیاسیە لە مەجلسە مزاکرە بۆ مەردمی دانیشتی ئیدعات هەست نەمایندەیە مەردمی تێشی ئەدەبە ئەو مەجلس دەبوێ ئەدەبە ئەو مەجلسە ئیقتزایی ئەکرد لە خۆت ڕەحبەرێکی مقتەدر نیشان بەی هەڵسیتە سەر ئەژنۆت بەیتە ناوت دەمە سدیقە کەمانگەر و بێژی پێسی بکەنن تا ما بە قیاسا و کارباتە هەدەسیان تا ئەوانەی دەوڵەتە ئێران بیانزانێت و زۆرت هەست و قودرەتت هەست تۆجۆ بکەن لەم داستانە سەخیفە ئیستە داستانەکە چۆن خۆشە های تاڵەقانی کە محەکە ئەمانەیدا چەنی خائنن چەنی بێمحتەوان چەنی فاسدن ئێژی سدیقیان من پیرم قیژە قیژ مەکە پسرم لە دهنش و سرویس میکنم اعدامش میکنم صدیق ناگهان بعد از التاف حکیمانه که بەرامبەر بە ئەرتەشە ئێران کردگێسی صدیق ئارامەوێت و کەف کۆڵی داخەفێ بگەس و پسر ئاغای تاڵەقانی دەستی هاوەرگەس و سەریا و شوێنە پدەر ئەگەڕیا پدەری نەبوو پدەری بۆ پەیدا بوو ئەمە کامە سدیقە کەمانگەرە ئەمە سدیقێکە وا بە تۆیان ئەفرۆشت و ئینقلابی مارکسیست لێنیست بوو زوانە ئاگرە شۆڕش بوو سوالە ئەو وەڵای سدیقە کەمانگەر بۆ مەردەمە سنەت مسلح کرد ئای سدیقە کەمانگەر بۆ نێت هێش مەردەمە سنە ئەرکانە دەوڵەتە ئێرانی دابوت کات مؤسساتی لەبین بوات بانکەکانی بوات پادگانی بگرێت نیروهای مسلحی تار و مار کات پێشڕەوی کا بەرەو هەمەدان بۆ نەتکرد تۆ بە ئومیدە چی دانیشتی دقیقەن ئەمە هەمان سیاسەتە کە پێشمەرگەی حیزب دموکرات دوای فەتحە پایگایەکی پاسدارەکانە جمهوری ئیسلامی پەرچەمەکەی وەکو یەگانە پەرچەمە جمهوری ئیسلامی تاکا و دقیەکا و بە ئەحترامی کۆی خاتە ناوە ساکەکە یعنیم های ملەتە ئێران و دەوڵەتی جمهوری ئیسلامی و ئێمە ئەحتراممان هەست بەم پەرچەمە و بەم نظامە و بەم سەرزەمینە بەشمان گەلک بەشمان بدەن بەشە کێ بە بەشە ملەتە کورد بەشە ئەحمەدە موفتیزادە بەشە شێع عیزەدین بەشە سەدیقە کەمانگەر سەلاح موحتەدی عەبەی موحتەدی بەشە ئەمانە بدەن تۆجۆکەن من سوال لە ئێواکەم بە فەلسفەی خۆتان بە ئاگاهیە کە لە دنیای ئەمڕۆ هەستان بە دیپلۆماسیە کە ئێوە مشاهدەی یەکەن لەکوێی دنیا تۆ بەمانە ئێژی ڕەحبەر بە تەشەرێکی کاورا پیرەمەردێکی مەلای تێ هەڵدریا تۆ لە ماڵ خۆتە بە دەیان هەزار ڕۆڵەی مسلح لە شار سنا بەت کاتە پەڕۆی بێنوێژ تۆ بە تەشەرێ لە مەجلسێکە لە حوزور تاڵەقانی زەردە کردگە کەوتکیتە پەلەقاژە ئیلتماسکردن ئەغەیان چۆن نەتوانی لە مەیدانە نەبەردا لە بەرامبەر ئەرتەش بێزی چۆن نەتوانی تەرەف مەحەکت ئەدا بە دوو تەشە شیرازەتان لە یەک پاشی ئاگە تێتۆ عەدەدێکی لە بەرامبەر ئەمانە بێزی ئەدامە بدەین وەختێ نەواری پێشووی گوێ لێ بوو دوای مامۆستا شێعزەدین نامەیە کە نووسی بوومان شەو و لە پێشیشە لە مەهابادەوە ئامادە کرابوو نامەکەی دا بە بەهەشتی وەکو داخوازی کورد داخوازی سیاسی ئەوەی کە پێویستە زمانی کوردی ڕسمی بێت و پۆلیسە خۆمان بێت و ئیدارەی منتەقەکەەوە ئەو شتانێکە لە ئوسوول ئێستا میزانە عەقڵ سووکیە مامۆستا شێعزەدین تەماشاکەن لە تەئاتر و مەجلسێکا کەوا بەرگوزار بووگە من یە مسالێکتان بۆ بام خەڵکینە
ئەوانەی کارە بازرگانیەکەن کارە سیاسیەکەن لە شوێن و مەکان و محل لە مزاکرە فرە حساسن. حتا هەیئەتە مزاکرە ئێژێ تۆ ئەشی ڕوبڕووی پەنجەرەدا نەنیشی کە خۆر لێت نەدا ئەعسابت وردکە نەتوانی بەرخۆردکەی مزاکرەکەی وە کارکەی. تۆ لە وەسەتە ئەم خاڵۆ تێکە و لالە و بخوا و شەقەز لە یەکتریدان و سەخافەتە یەکتری دەرخستن ئای شێعیزەدین دەسەوا کاغەزەکەی بەرەوکی دەرتێ هەدوو بەهشتی. تو میزانم مناڵبوون و تەوسعە نەیافتن و دەهاتی بوونە ئەمانە دەرنەزەر بگرە. ئەرێ تۆ ئەم نامە بوو ئەدەی کاورە خود داوای لێت نەکردە کاورە خەریکە ئەوزاعە ئەوێنی تۆ نەزەر بە شەسە لێوەشانگە نەباو ساحێوت دەراوردگە نە ئەمانتە بەگرە و گانگرتگە نە داکتەسە ناوی دەمیان نە هەیئەتت نەجێگەکە جێهێشتگە بێژێوە نوێنەوە حەدەت و کشی من ئێدام کەی پەرسە گۆزبانە تەن قساکەی حەج کام لەمانتانە نەکردگە تێ هەڵدریاگی کەوتبنە گیانە یەکتری حەپا حەپ و جمێنان ئەیەکتری هەر کەسێکیش خەریکە خۆشڕەخسی ئەکا و دوم ئەلەقێنی بۆ ئاغایە تاوەبانی و ما بەقیە تاوەقانی لذا تۆ لە گراوێن یا ئاغایە شێعیزەدینە حسەینی هەڵئەسی ئەحمەقی نامەداتە دەسی تۆ ئەم نامە بە پشتوانەی چی ئەدەی؟ ئای شێعیزەدینە حوسێنی تۆ کەی؟ تۆ ئەگەر ئۆتۆریتەت بوایە ئەوڵم داوتە سەر سدیق و ئەحمەی مفتیزا هەرتیانە خەفە کردو لەوێ نەتکرد. تۆ ئەگەر مەردەمت لە پشت وایە هێزی ئەمانتە گشتی کۆئە کردو نەتکرد. ئیستە لەم وەسەتەم ئەنتەریاتە چی و کردە شێعیزەدین ئەم نامەتە دەرهاورداتە دەسە بەهشتی وڵاوت دەمادەمانگەرەکە کورە دەی تۆ نەخواستە سیاسیت مشەخەسە نە مەردەمێکە وا لە پشتە نە منسەجمی نە ڕەهبەرگەتێکی منسەجمت هیچێکت لی دیار نییە. نامەکە ئاو بەهشتی تەوەجۆ بکە. خود مختاری هاتبوو ئەوانەی پێدا بەهشتی وتی ئێوە ڕێبەری خۆتان دیاریکەن تا لەمە حەقەکەتان دێ یەکی ئێژە عیزەدین یەکی ئێژە مفتیزادە. منیش تەوەجۆ بکەن دیسانەوە بەهشتی پۆلەتیکات وتی ئێوە تەکلیف خۆتان مشەخەسکەن و ڕەهبەرتان کێست تا ئێمە حەقەکەی پێبین بیدەینە مفتیزا یا بیدنە شێعیزەدین. ئاغای عەبدوڕەحمان وسووق نییە حیزبی دموکرات موجود نییە. تەوەجۆ بکەنە ئەمانە کە ڕەهبەرانە میللەتە کوردن لە دڵ متاڵەبات و کوردیەت و هاتەگنە دەرەوە نەمەوجودن هیچ کامیان موجود نییە. لە نەزەر ئەمانە کێس ڕەهبەرە میللەتە کورد دوو نەفەرە یا شێعیزەدین حوسەینیە یا ئەحمەی مفتیزاس. ئاوێ بەشتێژە ئیسە کامتان ڕابەرن قەرارە مفتیزا و شێعیزەدینیش بەسقە بکەنە سەر یەکتری تا مشەخەس بێ کێ ڕاهبەرە تا من حقوق شمارە بدیم وا لە گیرفانیە هاوردگەشی بدێ حقوقی بیارە بدێ یەکی بیار این قاولەمە بیارێ وەکو حەلیم هەست حەلیم ئەسێنیە وەڕسوە قابلەمە بیارە کاسە هاوسێ ببەرێ بە حەلیم ببەرێ یەکی تونە بکنیت ڕاهبەر تا حقوقشە بدیم بیخەینە کەفی دەستش. ئیستە ئەلفاظ حەکیمانەی دکتۆر خەلیقی گوێ بە دکتۆر یۆنسی یادی بەخێر وتی من ناتوانم قسە بکەم دکتۆر تۆ قسە بکە. منیش هەڵساوتم ئاغای یونسی کێز ئای یونسی ئەوەسەوە شۆرای ئینقلاب هاوردی یانە بیکەنە ئوستاندارە سنە. ئای یونسی بای خەلیقی ئەژی من ناتوانم قسە بکەم دکتۆر خەلیقی تۆ هەڵسە ئەوزاعەکە خەیلی خراوە ئەم دووە حەداقل تەشخیصی ئەنداگە خەیلی خراوە تۆ هەڵسە قسێ بکە ئاغای دکتۆر خەلیقی هەڵاسێتە سەر بە جاسێک تۆ بگە چۆن دەست پێکە ژە ئای بەهشتی من تۆ هەوکڵاس بووین ئیستا تۆ وایەتە ناوی شۆرای ئینقلاب من ناناسی کورانوت دەستی نەکردەوە قسەکردن خۆی بردە پەستەرین جێگە تۆ هەنووز نافامی سەنگە خۆ چنێک تۆ ئیدعاکەی نەمایەندەی مەردەمە کوردی ئیدعاکەی نەمایەندەی ملەت و کوردی کارا شۆرای ئینقلاب بە شۆرای ئینقلابنی چاوی دەرەهات کورد و سەیر کە براکەم ئەمانە ئەرتشن ناتۆ بیتە دەستیان نییە وجودیان سەخیف و بچووکە گەورە ناوێت بابگیان ئەمانە کوڕە ڕەعیەتن دەهاتین سەگە چێ و خواردگن شەلاق خواردگن گەورە ناون خۆ زۆر نییە
بە دەمە قۆپانە زلە پاکردن و دەوانچە ئەلاچێ لا بە چینی قسەکەم کاورایەتی هەڵدریاک بە چینی قسەکەم ماشی باشتی وتی بەڵێ وتم من وتی جەنابەت کێیت وتم من فڵانە کەسم من تۆ هاو کەلاسمین بەڵام تۆ ئیسا چونکە قودرەتت هەیە و ئەندامی شۆرای ئینقلابی من ناناسی کارم بەسەرەوە نییە بەڵام من پرسیارێکم هەیە ئەو حکوومەتەکە دروسیەکان لە داهاتوودا ئیسلامیە یا کۆمۆنیستیە یا دموکراتیە وتی ئیسلامیە وتم باشە لە فقی ئیسلامە هاتووە ئەگەر مناڵێ ماڵێکی بوو سامانێکی بوو سەروەتێکی بوو چونکە مناڵە و ناتوانێت تەسەڕۆت لە حەقەکەی خۆی بکە حەقەکەی ئەفەوتێ وتینا قەیمی بۆ دروستەکەن سەرپەرستی بۆ دروستە وتم ئەگەر شێتێ سامانێکی بوو ماڵێکی بوو ئەو چی نەیتوانی تەسەڕۆت لە ماڵەکەیاکە وتی ئەوی سەرپەرستێکی بۆ دروستەکەن وتم دای بنە ئێمە یا شێتین یا مناڵ حەقەکەمان هەیە خۆ چۆنێکی تۆ ڕابەرخوا هەردوو ڕابەرەکە لە ئێمە بسێنێ بەڵام ئێمە بەفێرچێت فەرمایشاتە حەکیمانەیە حەکیم کورد جزء هەیئەت مزاکرە کۆنەدەدا گوێدا ڕەساسە پێوتی ئای باشتی تۆ من ناناسی صاحب قدرەتی ئیسدە وەلی من تەواو کڵاس بگین قەیناکەوە بەردەین ئای باشتی ئەم حکوومەتە دموکراتیکە کۆمۆنیستیە ئیسلامیە وتی ئیسلامیە تیای باشتی مناڵێک کە سەخیر وێت ماڵێکی بوێت لە فەقی ئیسلامیە چی بۆکەن وتی قەیمی بۆدانی وتی ئەیکە کەسێ شێتوێت و ماڵێکی پێ بدات چی بۆکەن وتی قەیمی بۆدانی وتی دەی تۆ فکرکە ئێمە حەقەکەمان هەست وەکو کورد یا مناڵین یا شێتین تۆ حەقەکەمان باری خوا ئەم دوو ڕەهبەرە بکوژێ کورە هەنووز لەشکەر نهاتکە لەگرا نیشان ئەدات ئەنچێک لە کوردەوارە مەوجود بووگە جنبشە مەردەمینەوەکە ئینقلابە مەردەمینەوەکە پشتوانەیە مەردەمینیە لە دڵە مشتومڕ جامعە نهات کەسە دەرەوە لە دڵە ئەقڵە کریتیکاڵ و انتقادی نهات کەسە دەرەوە جامعە قەپی نەکرد کە باشنەوەی خۆیە یە خەلائێ لە مەرکەز کەوتگە مشتێک کەفتار هاتگن سەهەمخاییەکەن بەسەر فەرمانداریەکۆ ئیستە دەوڵەت خۆی دانەیە یونسی هاوردگە ئەمانیش مشتێ سەفتەیە ئەحمەقی داهاتیان هاتگن ئەگرا ژن ئوستانداریەکە بەوە ئێمە بیتەوە ئێمە ئای خەلیقیێژێ بابایەوە حقوقەکەی ئێمە بدەن ئای باشتی جواوتی داوە خەلیقی خواتیش دادوو ئەی نەمایەندەی وەلیە فەقی چ کارەست مەگە قەیم نییە نەمایەندەیە وەلیە فەقی بۆ تۆی شێتە مناڵ قەیمە قەیمە دەوڵەتە ئیسلامیە جمهوری ئیسلامی بۆ تۆ قەیمی دانیاگە نەمایەندەی وەلیە فەقی دانیاگە گەیت بە حەدەکەت گەیت بە خواستەکەت گەیت خوا ئەم دوو ڕەهبەرانە بکوژێ بابە گیان ئێوە هیچ کارێکتان نەکرد نە کوردایەتیە مەوجود بوو نە کارێکتان کرد ئێوە بەرساختە بوون ئێوەیان ساخت لە خەلای ئەستفادەتان کرد لەو دوا لە لوجستیک و پوڵ و ئەسلحەیە حیزب بەعس ئستفادەتان کرد لە فەزای شەڕ ئستفادەتان کرد گەورە بوون زل بوون گەورە بوون زل بوون ئێوە نە ئەقڵتان هەست نە شعورتان هەست نە تەوسعتان پێیا کردگە هیچی نییە ئێوە کریاگن و ئادرسە ئەم مەردەمە میزانە بلاهەت دروزنی بێ ئیمانیە ئێوە داد ئەدا ئەگەر وانیە خەڵقینە بنووسن وانیە نەقدێکی تری لێ بکەنەوە ئای خەلیقی تۆ فرە قسەی مهمێکە کرد دەقیقەن ئاغای بەهشتی بە قسەی تۆ ئەمەڵی کرد نەمایەندەیە وەلیە فەقی قەییمی بۆتان دانیا لەوێ تازە یونیسیشی ئاوردوو بیخاتە ئەوێ ئیسلامیەکەی تۆ حەقەکەمانە محفوظە تاڵەغانی وتی پسەرم ڕاست بکە خوا چ دڵیان خۆشە بەم قسانە پسەرم فرە بۆی مهمە تاڵەقانی پێوت کە پسەرم ڕاست بگی تۆ میزانە نەبوودە ئێعتمادە بە نەفس میزانە سخافەت دەرونیە تەرەف بوێنە
ئیستا بۆ تۆ دەرەکەوێ بۆچی مەسڵەن لە دیبەیتەکانە ئێمە قساکەین کاورایەتی چیڕەکاتەوە لە دوورا دوو جمێن فڕەداوە چی و کی پارەت پێدا نییە خۆی تەمامە عمری بۆ پارەکاری کردگە نۆکەرە مردم بووگە نۆکەرە ئەربابێ بووگە نییە تەواوە عمری حرەکەتێکی مردانەی کردگە نەڕۆحەیەکی مردانەی هەز نە قودرەتی هەز نە شەهامەتی هەز حەجێکی نییە مشتی جنایەتکارە گەلە کۆمەکەرە خۆفرۆشە جاشن تێ ئاوە تەماشای تۆکە بعد مثلا کاورای فارسپێجی پسرم حەزی پێەکە پسرم ڕقسی ما قەشەنگی ژێری خێری قەشەنگی خۆیە کوژی ڕقسشون قەشنگی دەمە قۆپانی ما قەشەنگی ئەری وڵا قەشەنگی ئەی کوڕە باڵە ما چ شکلی اونم خێری قەشەنگی تەوەجۆکەی سەخیفێ مشتی توسعە یافتك مشتی ئینسانێک ئەسڵەن بە بلوغە ئەقلی نەگەیکن مشتی سەخیف قەتیسە لە ئیدراکاتە حسیە بێواسەتە ئەمانە ئەکرێنە بوو ئەمانە ئەکرێنە ڕەهبەرە کورد بۆ کەسێکی تر بۆڵد نابێتەوە کورد و کوردەوارە پیای تیان نەبوو ئەمانە نەبێ بۆ کەسێکی تر هەڵناسێ بۆ جامعی ئێمە ناتوانێت لە خۆی ئینتقادکە بۆ ناتوانانی تفێ لە خۆتکەی بێژی ئەمە نوێنێرە من بوو بۆ شەهامەتت نییە بێژی سدیقە کەمانگەر درۆزن بوو کڵاو بەردارێکی شەیاد بوو ئەحمەی مفتیزا ئینسانی شەیاد درۆزنێک بوو عەزەدین هەروە بۆ شەهامەتت نییە بێژیتی لە چیە ترسی کۆرە بابە تو کاورای فارس بە دوو تەشەر لە ناوی دانیشتنێکە هەڵتی تەکاندگە تۆ نە جۆمبشی نە کوردایەتیت هەز نە سەرزەمینت هەز نە ملەت وا لە پشتا نە خاستە عمومیت هەز تۆ بە دوو تەشەر هەڵتەکیای بەدبەخت نە سیاست ئەزانی نە کیاسەتت هیچی نییەی تۆ بۆ ناتوانن لە خۆتان ئینتقادکەن بە چیەکی پێشکەوتن ئەمە پێشکەوتنە وەسە تۆ لە بەدیهیاتە بەر چاوت ئینتقادکەی پرسیار دروستکەی بە شوێنە جوابیا بگەڕی دیسانەوە بێریتی دیسانەوە ئینتقادکەی ئەی تو ئەم گشتە دانشگا چووگی و مەدرەکە کردگەسەوە کە لەی سەردا بە چی والیات کاکەی جان تو بە کتێ و خوێندن لە دەهاتی ناوی تۆ شاری قسەی قەبەکەیت و بیدێتە دەمی یەکتری و کتێ و نشخارکەیت و تفیکەیت و دەهاتی تۆڕێتە سەری مێزی مزاکرە کاورا پێدیژی پسرم خۆشتی باقرزادێ بۆ ئێمە مەسخەرەی خالەدە عەزیزیەکەی کراواتێ پانەوەسیە ناتوانێت قسە بکە باقرزادێ تۆژۆکەن داستانەکە ئەمەسە عەزیزم دیبەیتەکانە ڕاپەڕین ئایات کوردیە بە چەند گوێ لێ بگرن کە دانش هیچ دانشگایەکی دنیا تەدریسی واتان ناکە کوردیەت مقام ئینسانی فێردانەکە باقرزادێ بۆیە تۆ کەمت هەست نیازت هەست بدوێنن ئەو لە کامە ژنرال لە دوو ژنراڵە من ئەو لەق مەقالەم نووسیگە کۆرەتەوە تێڵدێ ئەندێشاکەم دانیشم ئەندێشاکەمە ئەندیشەشە نایێتە دەرەوە یاک پرسیان لێتان نایێتە دەرەوە ئەمە ڕەهبەرانی ملەتی کورد قسە پێ مەکەی کورە ڕەهبەرانە ملەتە کورد تێ هەڵدریاک خۆیان قسەوە خۆیانەکەن ئەم مصاحبە ئەوج تەوهینە بە ساحەتە ئینسانی ئینسانێک ئەگەر شعوری بوێ دەرک بکە بفەهمێت لە دنیای ئەمڕوا زندگی کردوێت چارەکی عەقڵی بوێت من ڕۆژە ئەوڵاتم وتم ئەمانە زۆڵ دەهاتین ئەمانە مشتێک دەهاتیە تەوسعە نەیافتگن ئەمانە مشتێک دەمە قۆپان لە پێن حاڵیان نییە دنیا چ خەوەرە و دەسی ئەم قەس ئەمانە ئەکەنە نوێنە لە مردم بۆچی و حیزب دموکراتیەژن کوردها بۆچی وە مەچەی هەجریێژن ڕەهبەرە کورد بۆچی ئێشەوە عەبدوڵڵای موحتەدی بێژن ڕەهبەرە کورد بۆچی ئێشەوە مەسعود بارزانی بێژن ڕەهبەرە کورد بابە گیانەمانە ئینسانهایە بەدبەختێکن باوەڕکەنەمانە بە تەماع و گیریاگن دەی چی بکەن بە هەر کام لە ئینسانهایە تەوسعە نەیافتگیش پێشنەهادە دەفتەر دۆلار بکەن بۆ خوشخدمەتی ئیکای بڕۆ چی بکە بڕوا چی بکە دوکان دابنی پفەک بفرۆشی ناتوان ئێوە بە عنوانە جامعە چۆن لە خۆتان سوال ناکەن چۆن ناتوانن زاتان یەک جورئەتتان نییە نەقدە خۆتان بکەن ئەدامە بدەن وتی پێ پسەرم تو ڕاستنی خۆیش بابگیان زەریفەکەی بابای ناڕەحەت نەوی قەزا لەمەوەکەم پسرم کوڕە شیرینەکەم ناڕەحەت نەشەوی خەیلێ تۆ ژیر بوودی
خەیلێ تۆ عاقڵ بوودی بەڕاستی تۆ گیر کردی دەرمیانەی مردم بەڕاستی تۆ گیر کردی دانێ ئاخۆن لە حوزێ علمی قومەت و هەڵتەکێنێ دانێتی هەڵدریاکە بەچ جوولەکەی ئانووسی تۆ هەڵتەکێنێ نەتوانی تۆ نەتوانی بە نەریتە ئەژداد لە بەرامبەریا بێژی مردوی کورتت تەما حیزە ئەکات و تەما ماهیەتە کەسیفە دەخاتە دەرەوە تێمەسەرە دانە بەدانەیان بە جەریانە مارکسیستیان و تا جوولەکە بازیەکەی مفتیزا و مەکتەبە قورئان تێمەسەرەمانە کۆبوونەوەی نوێنەرانی کورد و شورای انقلاب لە شاری سنە بەبێ ئاکام کۆتایی پێدێت بە پێ قسەی دکتۆر خەلەقی وەک شاید حاڵێکی کۆبوونەوەکە ئەحمەدی موفتیزادە لە بە ئاکام نەگەیشتنی وتوێژی نێوان نوێنەرانی کورد و حکوومەتی ئێران ڕۆڵێکی تێکدەرانە دەگێڕێت جلسەکە تەواو بوو ڕەفسەنجانی و ئەحمەد موفتیزادە بە یەک و وێساون ڕەفسەنجانی وتی من سپاسی تۆکەم ئەو گشتە سدیق قسەی پێدوت تۆ هیچ نەوت وتی قسە هەر ئەو قسەیەوە هەمان کردووە من بۆ ئەوانەی مەکتەبە قورئانی جارێ باش تێ پێشم من ڕۆژە وتم هەیە ئەحمەد موفتیزا خود مختاریان پێدا و ئەبو موسا ئەشعەری و پیانبەری خوارد تەوەجۆ بکەن ڕەفسنجانی گاڵتە ئەکاو ئەحمەد موفتیزا ئێژێ بەڕاستی تۆ پێیە خاسێکی ئەو گشتە جمێنیانە پێدا حەچێکەنەوت وتی وەڵیکە چتەکارە نەکەی خۆمانە ڕێککەوتنە ڕێککەوتنەکەی خۆمانە ئەگەر کاورا ئەقلی وایە فکریە کردەوە ئەیوت ئەمانە هاتکن تەکم مردمێکا کە ئەحساسەکەن تەهدیدە و تەهدیدە بۆ حاکمیەتیان و سوڵتەیان مزاکرەکەن لەگرا کۆمەڵێکە وێنن بە عینوانە ڕاهبەرانە ئەم ملەتە هیچ کام لەمانە چارە ئەو یەکی ناکە ئەحمەد موفتیزا ئەگەر قەرارە سدیقی کەمانگەر بخوا ئێشێ من خۆم نیر و بام پێی ئەحمەد موفتیزا ئەمانە لەکارخە من وەختی قەرارە خۆم سدیقی کەمانگەر لە کار بخەم بۆچی ئێشێ بیدەمەوە ئەحمەد موفتیزا لە ئەحمەد موفتیزا پیاکترمان لە ڕەحیمی تەمام ئەمانە گەرەکیانە بوون و ڕەحیمی ئەو تەشەر ئەدا لە ئەحمەد موفتیزا چون دەهاتیە نافامی ئەگەر تۆ ڕاهبەرە ملەتە کوردی یە ئیقتدارێ بچۆ تماشەی سەلیم خان بکە سەلیم خان بۆریسی یێڵسین هەڵەسێنێ لەسەر جێگەی خۆی ڕاهبەرە ڕووسیە قودرەتە ئەتۆمی ئەوەنە چچن هەڵیەسە نێسەی جێگەی خۆی تۆ سدیقە کەمانگەر ئەداتە بەرە جمێن نە شەهامەتە هەست نە جورئەتە هەست نەئی فکرەکەی بە خودعە و بە دەوڵات تۆیتە فەرماندار سدیقە خۆی ڕەفسنجانەیەدا پێیت نەیتا پێت تۆ نەتزانی شیعە تەقیەکە تۆ چۆن موسڵمانێک بووی تۆ چۆن موسڵمانێک بووی چوویتە شێرە دەسێ ڕژیمە شیعە ئیستا چۆن تۆ فەرقەیەکە دروست کردگە لە ناوە مردمە کوردە گولی ئەکەن لە مابەقی مردمە کورد هێرکە ئەسێنن لە خۆتانی ئەسێنن ژن ئەخوازن لە خۆتانی ئەخوازن ئەسڵ لە دەروون مردمە ئێوە خوددەیەکتان دروست کردگە کەس خۆ مسڵمان نازانە خۆتان نەوێ من ناژم پیای خاص نییە لە ناوی ئێوە ها نا فکر نەکەن من وا فکرەکەمەوە نا امکانی پای خاصی تیاوێ بەڵام بە تەماع و گیریاوێ بن ئەخەرم دار و دەسەی ماڵی پووریە مەکتەبە قورئانە یە پوورێک ئەمانەی گیرداکەوە قەی یەکتریوە سێ شاخەیە منشەعب نەمە گشتی یەکێکە گشتی بازی هایەکە بۆ منشەقکردنی جامعەیەک کە مەتنێکی ئینقلابی نەتوانی یەک دەست ئەم مردمە منسەجەمکە تو چون وەکو جوولەکە چوویتە ناوی یەکتری تفکرگە لە مابەقیەی کورد چۆن لە ژێرە دەسە جمهوری ئیسلامی ئەماگیتەوە چۆن ئەمینی ماهنامەکەی بە کاغەزە ئیطلاعات قویترین کاغەز و بهترین کاغەز و گرانترین کاغەز دێتە دەرەوە چۆن ئێوە دانیشن قسە ئەکەن و فعالیەت اقتصادی ئەکەن و لە ژێرە دەسە ئەم جمهوری ئیسلامیە بۆ ماگنۆیەوە کۆ ئاکتە ئینقلابیتان چه زەرورەتێکی بووە مەکتەبە دروستکەنەوە بۆ کردتانە سو فێرقە بۆ واتانە کردگە ئەحمەد موفتیزا دەخۆینە ئۆتۆریتەی هەست
نە کاریزمای هەست نەتوانی باتە ناوە دەمە سەدیق تۆ کاورایە جمێن کێشتی کردوێت توی جاسوسی کردوێت لە ژێرە جمێن کێشتی کردوێت تو چۆن فکرەکەی کاورە تۆوە ڕاهبەرول تۆوە گەورە ئەوێنی کورە گەورەیشی بچۆڕی لە تۆ بچۆڕی لە تۆ لە سەراحەتت لە قودرەتت لە شەهامەتت لە مەرگ نەترسیانت لە دوورەندیشیت ئایندە نەگەریت ئایا سەرخێڵ فەتاح مەسنەدە تۆیش تاڵەبانیە تاڵەقانیە ژ پێ قاسێک و پێوت و پسەرم بەحمەی موفتیزادەش وتیانە پسەرم سەی عەزیزەکەم یەس دوورە خۆ بەز نزیکە نەتیجەی ئەعماڵ ئەمانە دیارە خۆ دیارە ئەمە ئیتر خۆ ڕاپەڕین دروستی نەکردگە بەقەقە دروستی کردگە ئایا خالقیت یا قسەکە ئەژێ چووم وتی بەریدە بەریدە مامەڵەکەی خۆمانە ساوە یعنی دەبەیدا لە پێشە قەرارێکیان دابوو کە خودموختاریە بدەن بە کوردستان ئەحمەد موفتیزادە خودموختاری ئیسلامی ئەحمەد موفتیزادە بەرپرسی خودموختارەکە بێ خودموختاریەکە بێ بە قسەی بۆ قسەکە من ئیستنباتم کرد وتی تۆ سینێت بە فراوانە منی وتم بەڵێ ئاغای ڕەفسەنجانی سینەی پڕە لە خار و خاشاک وتم خوا لەبار دایکت بووە فرۆشتمانت بۆ واتە کرد بەرحەڵ دەمانچەی ئاغای محەممەدی هێندی کە لەگەڵ منە عالی تازە شەهید بوو عالی برام هاتوو بۆ سەرخۆشی دەمانچەکان لێ چەند لایەنەداوە بۆی من کەوتمە دوا ئەو جێیانم دی تا ئاخری بە ئەحمەدم وت بە موفتیزادە وتم بێژە دەمانچەکە بنەوە دەمانچەکەم وەرکردەوە کە هاتینەوە بۆ ماڵ مەلا عومەر عەسری بوو شاهدمە مامۆستا مەلا ڕەحیمی ڕەحمەتی بوو مەلا ڕەحیمی عەباسی چەند کەسێکی تر میوان بوون لەو ماڵە دەماڵی ئێمە هاتوون بۆ سەرخۆشی مەرحوم عەلی وتم خەڵکینە من مردوو ئێوە زیندوو موفتیزادە ئێمەی فرۆشت تازە دووبەرەکی کەوتە بینمان ئێمە ناگەین بە حەقەکەی خۆمان جریانەکە ئاوا بووە من ئەو شتم دیوە ئێوە شاهد بن ئێستا پێکاکە بۆ ئەمە پەخشەکات و بۆ پەخشیەکاتەوە لەبیرتان نەچێ پێژاک پلاتفۆرمێکی داگە ئێژێت ئەحزاب کوردستانی بێن با تەلەڤیزیۆن مشتەرەک خەتاب مشتەرەک نیروی سەربازی مشتەرەکمان بوێ پێکاکە ئەمە بۆ ئەوە بەحسیەکە خەریکە ئیژێ ئەحمەی موفتیزا شێوان دێنە لوقمەکە کۆتووە دم و کورد ئیستا ئەم دەحفە پێکاکە قەرارە نەمایەندە سازیکە بۆ کورد تەوەجۆ بکەن ئیستا ئێمە چیەکەین ئەو دەحفە ئەحمەی موفتیزا نەیهێشت و تەکڕەویە کردو لە ژێرگەرێکی و بیخوات و شێواندی خۆ ولی دەرکەوت ئەحمەی موفتیزا بە هەمان میزان مورد انتقادە کە سەدیقە کەمانگەرە کە شێخ عیزەدینە کە قاسم دووە کە ما بەقییان شتێک کەفتاراتگەن بچنێ جێگەی بگرن حداقل ئەحمەی موفتیزا تا ئەو دەقیقە فقط جەمبەکەی نەوگە قودرەتەکەی نەوگە مەردانگیەکەی نەوگە تا ئەو دەقیقە خاستە لە گشتیان چووکە سەبەرەوە ئێستا ئەم گەرەکی بۆ ئەم کارە بکە گەرەکی بێژێت ماشە کە مزاکراتە ئایەندە لە ژێرە باڵە خۆمانە و گشتمان و یەکدەن ئەچین و هێز و سەربازی تۆ ئەم سەربازیە قەرانیە فیشەکێ بتەقێنە قەرانێت بۆ نادە دەوڵەتە ئێرانی لەبەی بووەمانە پەرچەم تاواکەن و احتراماتیان هەسو و مەرزی بۆ ئەگرن لەبەرەوەی کەس ئەسڵحانەواتەوە دیو ئەم دەفە ئای پەکاکە قەرارە ئاڵتەرناتیڤ سازی بکە نوێنەر سازی بکە کە بتوان بچێتەکە جمهوری ئیسلامی ڕێ بکەن و خواحڵی ناگری و خۆسەری دموکراتیکە و ساڵح مسلمان داگەسە دەرو و ئیستا ئەمە ڕەحبەرمانە و لە ژێرە ئەمە مافێ دەمەقۆپان و زوان و خۆسەریە دموکراتیک و لە ژێرە دەسە ئیمپراتۆریەتی ئێرانی دروستکەین فیلمەکە ئەمەسە بەخەریکن بازیەکەن بۆیەوە ئێوە بەم نەتیجە گەین
نە لە چەپە مارکسیستی و ئینقلابیگەری و مطالباتە کارگەری و مطالباتە عدالەتە ئیجتماعی موجودة، نە لە ئیسلامە سیاسی سنی و مطالبات ئەهل تەسەنن موجودة، نە لە حیزبی دموکرات و مطالبات ناسیۆنالیستی مردمێک کە سەرزەمینی داگیر کریاگە و خارجی هات کەس ئەم سەرزەمینیە گرتەگە و ئەم مردمە حەقی ئێستەکە ئیشغالگەدا شەڕ بکات. هیچێکتان چاو پێ نەکەوت. چیتان چاو پێکەوت؟ مشتە ئینسان کە لە بزەنگایەکە حکوومەتە مەرکەزی ئەشێوێت بەرەساسە پۆتانسیێڵێکە لەم کوردەوارە هەست بۆ مردم حەز ئەکەن بە ئەوەی کە هێزێ لە خۆیان نیشان بدەن تبقە نەریتە کوردی، ئەدێ مردم مسەلحەکەن ناگەهان یەکێتی نیشتمانێتە کۆمەکیان حیزب بەعس دێتە کۆمەکیان دەست ئەچێتە ناوە یەکتری و ئەدێ مسەلحەکە ئیسە گەرەکیانە ساهم خاهی بکەن مشتێک چەتۆ و جەردەوەمانە ئوستانداریان گەرەکە وەکو ڕاهیمی وافق ناون بگرن. سوالە مەسە بەرادەرانە کۆمەڵە ئێوە بۆ وتان جمهوری ئیسلامی دوژمنی ئێمەس چون ئاغای تاڵەقانی وەختیوتی پسەرم سدیق جوونی نەکرد بە فەرماندە. ئەگەر سدیق جوون بکرێ فەرماندارە سنە ئەوە مشکڵێکتان بوو، مشکڵتان بوو سەیبراهیم عەلیزادە بووت بۆ درۆکەی بۆ نایبیشە بوو باسی ناکەن چ کارە بوویتەوە؟ ئیسە چیەکی لە کورسانە عێراق کێنانە دەدا تۆ چۆن زدە ئامریکای تۆ لەژێر دەسە ئامریکا نانەخۆی چ شکڵیە بە نیروی مسەلحەتەوە ئێستا دیدان جمهوری ئیسلامی بۆ ئەمانە داناوە بۆ مەچەی هێجری دانێ عەبەی مۆتەدی دانێ حەپە ئۆجالان دانێ بنە ماڵەی بارزانی دانێ بنە ماڵەی تاڕە بۆ دایانێن دەلیلی چییە؟ بۆ مەکتەبە قورئان لەبەی ناچێ؟ بۆ ئەو ئەحمەی مفتیزایی گرت نێتوانی ما بە قێشیان بگری چی ئیمانیان فرە مقاومە باوەڕکەن ئەوەنە ئیمانیانتیانە پوڵەکەی لێ بکێشە دەرەوە گشتیان ئەچن دەرەوەدا ئەوەنە ئیمانتیانە نییە ئەسن سێکتێکی پوڵی ماڵیە تەعاونیە کە بۆ خۆیان دروستیان کردەکە حەولە کاکە ئەحمەوە دابێن ئەندیشەکانە کاکە ئەحمەوە بێنیم زانین ئەندیشەکانە کاکە ئەحمەوە چ بوو ڕابەر چۆن پەسمان دەکەی ماگەسە و لەژێرە دەسە جمهوری ئیسلامیە پاسۆخێکی نییە ئەزانی بۆ پاسۆخی نییە خەڵکی کوردەوە ئێوە مقەسرن ئێوە لە تەمبەڵی خۆتان مقەسرن ئێوە لە پرسیار نەکەری خۆتان مقەسرن ئێوە تەوسعە عەقڵی عەزیزەکەم گیرفانی نییە تۆ براکەم ئەوە نەکە خەریکی خۆت جەڕەدەی گیرفانە تەوسعە بدەی تۆزی عەقڵە تەوسعە بدەبانە خەڵەتێنن باوەڕ کە تۆ بۆ کاسبیکردنیش عەقڵە گەلەکە عەقڵ فکرکەنەوە چۆن سەدیقە کەمانگەر کوڕە ئێوەی داوە کوشت خۆی لە بەرامبەرە تاڵەقانیە کەوتووە ئیلتماسکردن ئای چەپ مارکسیست من وەمزانی سە تۆ هەڵەسیایتە ناوت دەمە تاڵەقانیەکەوە لەنگێکیای کێشیتە دەرەوە ئێژی پێرە دەر ئاخوندم مرتەجع کەسیف تو چی لە بەرامبەر قەهرە توودەئی و ئینقلابیە مردمە ئینقلابی بوێسی خەڵق بوێسی من فکرم کرد ئیسە نوێنەرە حیزب دموکرات و شێخ عێزەدین هەڵەسێژی قەڵەتتان کرد بێجاتان کرد لەگرا سەرزەمینە ئێمەس 24 ساعت وەختان پێدەین پادگان کۆکەنەوە کۆی نەکەن و دانەی ئاخریان لەگرا تۆپێنین وە بەرەو تارانەکەوینە ڕێ داو قسانە چی خۆحەڵی ناگوی جێگە گەرمە دەی تۆ ئەگە جێگە گەرم نەبوو بۆ مردم مسەلح کرد بۆ کرد و جورئەتە نەداف نێوهێشت مردم بچێ پادگان بگری خۆ تۆ نەمردی مردمە مرد تۆ خەریکوی چی تایفزە کرد مافی مردم دێگە مافی مردم و تو بۆچی شەڕاکرد ئەحمەی مفتیزا دانەنیشێتە جێگەی تۆ دانیشیتە جێگەی تو مافی مردم یە کورد بوو یا ئەحمەی مفتیزا مسلمان بوو تۆ قینەها کورە تێ هەڵدریاک تۆ خەریکێکی جمهوری ئیسلامی قبوڵە لە ژێرە پەرچەمە جمهوری ئیسلامی تەکە جمهوری ئیسلامی مزاکراکەی طبق قوانین جمهوری ئیسلامی لە ژێرە قانون ئەساسی جمهوری ئیسلامی بعد ئەحمەی مفتیزا چەپەڵ بوو چۆن مسلمان بوو فیلمنا یعنی ئەکرێ تەمامە ئێران حجابی کردگەسە سەر و لە سنەتە خۆ با بکەی وەمینی ژوو ئەکرێ مەوجودە شتەوا هەست یعنی سا حەلیم و کوردستان ئەتوانێ بەر ئەساسە مخالفەتە تەکە ئەسڵە قانون ئەساسی عێراقی ڕەفتارکە
حشت شعبی تاوا لە بیرە تەپیدازە لە گەرگوک حرف لە قسە بکەن حشت شعبیان دووبارە بۆ تێر نووسەرەوە. یعنی چۆن ئێوە ئەم ماسماڕیەکەن لە مشتەفەحەیە دەهاتیە دواکەوتگە خائنە جاشە درۆزنە. ئەخە بابیجان واقعاً چیان پێژن ئێوە؟ ئەمە تاریخ مردمێکە، ئەمە هەزاران خوێنە براکەم، هەزاران خوێن، ڕقم نییە، عەدەد نییە. مامۆی من بوو، خاڵۆی من بوو، وا ئێستش فرمێسکەکانی دایکم ئەوە لێ بە شوێنیوە، وا ئێستێشە حەسرەتە باوکم بە شوێن براکەی ئاچێت، ئامۆزاگە من بوو، وا ئێستێشە گۆڕەکەی دیار نییە. تۆ ئەمادە وا پێ کرد، تۆ ئەوان تەنیا تەقسیریان سادەگیان تۆیان نەدا بەرە پرسیار، شەڕیان کرد، جەفگیر بوون، شەڕیان کرد، تۆ بۆ مامەڵەت کرد، تۆ بە وەخت بوو یەکتریە بدڕن. بابەجان ئەم جامعایشی لە خۆی سوال کە بابە بۆ ئێوە هونە فاسە بن، ئەم نانە ئەوە نایرێت، ئەم سکە تو گەرەکتە تیری بکەی ئەوە نایری بۆ ئەوە حوق نەدارن، بۆ ئەوەنە درۆزنن، ئەوەنە غیرەت، ئەوەنە وجدان شتێ خاسێکە بە ئێوە ئێژن بەشەر کەم شەهوەت پەرستون، کەم تەرەفدارت درۆزنیون. عەزیزەکەم ئەم فەزای کەسیفە ئێوە دروستان کردەگە. ئەمە براکەم من ئەمانە دائەنێم وەکو مەدرەک لە دیبەیتەکە بمێنێتەوە. ئەمە تەلەڤیزیۆنە تیشکە حیزە دموکراتە. قرار بێت واسە جمهوری ئیسلامی هێرش بە کەڕۆپەی کوردستانی یەکەم جار تەشکیل دریانە جەپەلێوەنە پەلەکە ئەوتە فرە بێ دوێنێ پێش شەڕی پێ کامیارانی چا پەلەنا هەتاکو هێزی زێبایەتە هێزی دربار تەشکیل درابەتە شەڕ ناکرد لەمە شەڕەکەی ئامەی مێوە پێی مەریوانی ئەو دمشا پێ مەریوانی لە وەختە تاکردنە پەرچەمە دەوڵەتە ئێرانیا ئامدانە ئەوە نیشانە حیزب دموکرات بارە پۆپولیستیەکەی وا کوردی پێتەحمیقەکە سرود کوردستان نیشتمانە کورد کوردستان بەرزە بەعدینان کورە تۆ خەریکی پەرچەمە ئشقالگەرە ئەو سەرزەمینە تا ئەکەی بە ئەحترام و کۆی ئەکەیت و هەڵی ئەگری نیشانمدا تۆ بوو ئەمە پەخشەکەی تۆ ئیستە ئەگەر تۆ هەدەفت لەمە نییە ئەگەر ئێوە چوارچێوەی جوغرافیایی و تەمامیەتە ئەرزیە کۆرپۆریشنە ئێرانی ناپارێزن بۆی ئەگەر تۆ ئەو دۆلارانەی وا ئەی خۆی لە کۆیە پاڵت داگەسۆر لە زڕگوێز و سلێمانی پاڵتان داگەسۆر لە قەندیل ئاڕۆقە فەندقی لێ ئەدەن سەرفەن بۆ نابوودیە کوردیەت و لەسەر نابوودیە کوردیەتەوە ئێوە کریاگن بە ئادرسە کورد بەوە نانەخوەن ئەمە با بمێنێت کاری فرەست دیبیت لەسەر ئەمە فرەست پس ئێوە تێگەین نە کوردایەتی بوو نە ئینقلابیگەری و مارکسیزم بوو نە ئیسلامیستی بوو هیچ کەمێن نەبوو چی بوو یەکێ بێت بێژی ئەمانە چیان گەرەکە چیان گەمانە کێن ئەمانە ئێستا دیکتێژی و بڕاستی فڵانە کەس بڕێزە و منیش بڕێزم و ئەویش بڕێزە و ڕاپەڕین هاوتی گشتتان بێ ئەخلاقن گشتتان زنازادەی سیاسین گشتتان مشتی دەهاتین گشتتان بۆوە خاسە ئەوە نەتاکە دەمپایی بەنە ناو دەمتان تا حەچی دانە بڕێتە ناو دەمتان
ڕاپەڕین لە دڵە ئینقلاب هاتکە، لە دڵە مشت و مڕ و سیمڕ جامعەیە کوردەوار هاتکەسە دەرەوە، لە دڵە کوردبوون هاتکەسە دەر و دەمە قوپان لە پێیوات و یەک سانیە لە توو لە عمرتا کورد نەویت. هەر توانیت خشتە گوشاکەی، خشتەکە گوشاوە بێ تۆمبان لە پای تۆە بووە نان بۆت. ئێوەکردنە مەسخەرەت و ئەنتەریاتە بووە نان بۆت، چون ئەرباب ئەمەی لە تۆ گەرەک بوو، ئەمەی لە تۆ گەرەک بوو. ئەمانەی کە من نیشانەیەوەمدا قسەهای خۆیان، خەتراتە خۆیان، سەدیق قەمانگەر. ئینسانێشێ لە خۆی بێز بکاتەوە، ناڕەحەت وێ لە خۆی لە جامعەیەکە پرسیار دروست ناکە، تەوانە نەقدە خۆی نییە. ئەی ئەم گشتە ڕووناک بیرە، ئەم گشتە قەڵەم وەدەسە، ئەمانە بوو ئەوەنە، ئەمانە عەقلیان ناگا، نافەهمن، بێسەوادن، دەی بۆ قەڵەموا لە دەستیانە، دەی بۆ نانەخۆن، دەی بۆ ئیدعایان تێ. ئەگەر ئەمانە بێشەرەف نیەن، بێ ئەخلاق نیەن، چییە بوو ئەم سوالانە ناکەن؟ ئەم سوالانە خۆ ژەقنەموت نییە، خۆ نایان تۆپێنێ، خۆ ناق نییە، با دقیقەن کۆلای ڕزقەکەیانەوەسی. لە خۆتان سوال کەن ئاخر. لە خۆتان بپرسن، پرسیار حۆناقتان بۆ نایێرێت. توانتان بێ خۆتان نەقدکەن، سەخافەتە خۆتان بێرنە دەرەوە تەماشای کەن، تا بوونە مرد، تا بوونە ئینسان. معناتان بێ بۆ کەلەماتێکە بەکاریەوەن. کورە عەزیزەکەم، تۆ بە مەقکردن و مشەمشکردن و قنگ هەڵکردن ناوی تۆ پیاوی گەورە. تۆ بە دولارە نەفتی و ئوردوگا و هەرچی بەخته برسیە ڕووتێبکان ناوی تۆ ڕاهبەر. حاڵی بۆی ڕاهبەریەتە، مەتنە ئینقلابیە، وا تۆ لێی ئەترسی، وا هاژەی خسکەسە گیانە گشتتان کەوتبنە سەرەوەی برە، فەزاحەت و کەسافەت و نادروسیتان دەرکەفتگە. بابا جان تۆ بەمە ئێژی چی؟ تۆ بەم خەسارەتە گەورەیە تاریخیە، لەم قەتڵە عامە گەورە، لەم جنایەتە بەر عەلەیهە بەشەریەتە، تۆ چی ئێژی؟ چۆن زوان یارایە مەکە مشتی دەهاتی دانیشێ ولا تخوا قسەی وان مەکە، تشتمان بڕێزین. کورە داهاتی ڕۆڵە گیان تۆ لە مەجلس دانەنیشتگی، ئەخ تۆ ئەدەبە مەجلس نازانی یعنی چی؟ تۆ کارە مبارزاتیت نەکردگە، نازانی تۆ وەختی مبارزە ئەکەی لە بەرامبەرە دوشمنە ئەوێسی بە تەمامە قودرەت، ئەوێسی تەمامە قێزەونی و بووگەنی و فەسادی دەرئەخێ، ئەمە کارت وەز، ئەمە ئەدەبە مبارزەز. کاورای تەوسعە نەیافتێک. ئەمە حکایەتە ئێمەز، بچن لە خۆتان سوالکەن، بچن لە ئەوانە قەهرەمانانەیەوە بوون، نە حیزە دموکراتە دیار بوو وا لە کوێ، نە قاسم دوویە و سووق دیار بوو وا لە کوێ. عێزەدینیان لە بەرامبەری ئەحمەدی موفتیزا دانیەوە، ئەمانە ڕۆحبەرانە کورد، ئەم دووە. ئەحمەدی موفتیزاش لە ژێر و معامڵەی کردو خودمختاریەکەی خستووە گیرفانی، خودمختاری ئیسلامی. بە هیچ کامیشیان نەسیبیان نەوە، چون نییە مشت فاسدە، فاسقە، دروزن. دێوە ئەوە نییە کەوارە کلیا زندان کوشتیان. کورە براکەم تۆ بوو ئیدراکاتە حسیە بێواسەتەت کارەکە فقەت. عەزیزم، ئەحمەدە موفتیزا ئەبزارە کە مەکتەبە قورئان بمێنێتەوە، حاڵیت بوو. کاورای سەلەفیەکن ئەیدامیەکەن ئەبزارە، سەلەفیەت خۆیان دروستیان کردە، سەناریۆ خۆیان دروستیەکەن، نوێنەرسازیت بۆکەن ئەفەهمی، ئادرسسازیت بۆکەن ئەفەهمی. قاسم دوو تا هیچ جێگەی کاریان هەسپی، لە هیچ جێگەیەشی بیکوژن، چون مردگەکەی وە دەردەخوات. ئێ خۆمانمانە ئێمە تەحلیل کردگە،
ئەو نییە حەپە ئەو جاران وا لە زیندانە تخۆلەوە دەخوار کەسێک بکرێتە مەشەکەن و سەرخنەخۆوا لە زیندانە و خواڵی ناگەی پسەری مردت قسە مەکە و لاوە باسی مەکە. کورە عەزیزم ئەخ براکەم تو ئەوەنە دەرکە نییە چۆن ئەتوانی وارەدە بازیە سیاسی بی، چۆن ئەتوانی لە دنیا هەڵس و کەوتکەی و چی وە لە زیندانە دێوەنی وە لە زیندەوەنی لێ دەنەی کوژن دەسپای پاسداران خۆی گەورەتەین قاچاقچی مەواد مخدرەدا لە قاچاقچی مەواد مخدریشی کوژی. کچی تۆ بۆ نافەهمی کارکردە قازی محەممەد چییە؟ ئادرس ئێشی حەفز بوێت کاریانز بەم ئادرسە سوحا خۆسەری دموکراتیکە هەر بەمانە بۆکەن بە مەکتوبی قورعانی و بە سەلەفی و بە سەدەفی و بە ئیخوانی و بە قۆمەڵە و دموقڕات و پەکەکە و حیزی کۆمونیست و بەمانەیکەن کشتی جەمەوێت و هەیئەتە مزاکرەوە لە جێگەیەکا و ئەم دەفە مرەتەب دانیشتن و گوێ ئەدەن و خواڵی نامێت و ژیرروگن و بەشیەکەن لە بینە خۆیانە. بابا مردمێکە سکوت بکە، مردمێکە بوێسێت لە ناو مەسلەخە بە پیتە خەنەی بگرن جێگەی ڕێز نییە مردمە نییە. یعنی تۆ خەریکی خۆرەتا و ئەوێنی کتمانیەکەی تۆ معلومە گیری لە جێگەیەکە گیری بە منفعەتی گیری نە شۆڕشتان بووگە نە تەبلیغات سیاسیتان بووگە نە مردمتان پەروەردە کردەگە نە حەکی لێ ئەزانن بۆی ئەماخن شوێسیان دووبارە دۆ شاوێ بوێت جمهوری ئیسلامی حەفزی کردن دۆ شاوێکە ئەوێ دووبارە وەکو ئادرس دێنێتەوە ئەوە ڕەحبەرانە تێ هەڵدریاگە کورد ئامەدەن قسەکردن کێن مشتی تێ هەڵدریاگە دەهاتیە بێعەقڵە ئەحمەقە تۆکسە نەیافتگە حەیوانە ئۆغدەیە ئەمانە ئەوە ڕەحبەرە کورد تۆ ئەوە پیاگ نەوی هەڵسی تۆ تاڵەقانی بێژی کورد تۆ کەی پیاگی هەڵسە بڕۆ بچۆ پەیکارت ئاخوندە حیز هەڵسە بچۆ دەرۆ بچۆ من بە قەهرە ئینقلابی مردمە ئینقلابیم هەڵاتە کێنم تا تاران قەعقەرایە ئەحماق تا ئاخرین قەترەی خوێنم ئەوێسم لە بەرامبەرە قەحقەرا و ئرتجاعەت وا ئەوێسم سدیق نەیتوانی لە بەرامبەر تاڵەقانیە بێسی کوڕی مردمە بۆ بردە ناوی جبهە داد بە گژە پادەگانە ئەو کاسدیق تەوفیق قرژاڵی لێدا بڕاستی و کاسدیق فرقانەمان بوو گن مردایە ئێستەقە پێکردە سەر دەوڵەتە ئێرانی کۆرە بچۆ کۆی کەرەوە بابا مشتی ئاشخاڵە ئاوەزی کۆی کەنەوە تا بزانن نەقشە ڕەحبەریەت چێنێ مهمە ئەپارڕێتەوە لە بەردەمە تاڵەقانیە ئینە گوش بدە ئینە گوش بدە ناوارەکەی دەرهاورگە فۆرن من لەگرا چاپلوسیشەکەم و لەگە ئارتش بەرادەرێ من لە تۆ خواڵی ناگریت و کەسێکیش ناپرسێتی تۆ بۆ مەردەمە مەسەلەح کرد تۆ بۆ لە بەر هەرچی شتە تۆ تەسلیمی کاورا حرەکەتی نەکردە تۆ تەسلیمی بۆ تۆ دروست کریاگی تۆ دروست کریاگی ئەم کارانە بکەی ئەها ڕاپەڕین لە دڵی ئینقلاب و تێتە دەر ئەها ڕاپەڕین لە دڵە مشتومڕ لە دڵە زۆڵم لە دڵە جەهەنەما تێتە دەر ئەها مەتنی وا پێ ئەها توانی قسە بکە ئەها سیاسەت ئەناسێ ئەها کیاسەتی هەز ئازانی قسە بکە ئێوە مشتی تێ هەڵدریا و کڵانتەر و قێخا و خێڕی بەچکە مەلاو هاوردیان جەمیان کردنی و بێن بوونە نوێنەرە مەردەمە کورد کورە ئێوە ئەو وەختیشە باتیان لە کوچەکانە کرماشان و سنا ڕۆ بووانە خەڵک دووسکەی بۆتانەورد یە بشێوکەی بووی وە سەرۆکە نەتان پێیا بوو وەڕاستی ئەمە خەلی گەورەس خەلی ئینسانی گەورەیەکە بۆ مەقتان کردگەیسە قسە ناکەن چون قسە بکەن دەرەکەوێ چەنی ئەحمەقن دەرەکەوێ چەنی فاسدن دۆلارتان لێ بسێنن ئەبزارتان لێ بسێنن کەس هەواڵتان ناپرسی جۆرئەتتان یەک نەفەدە دۆرە خۆتان کۆکەنەوە وەلی تماشا کە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆوە بە هەزاران هەزار زەهنە کوردی تەکانداگە ئەمە پێژن مشتومڕە ئینقلابی جا بوێس باش تا سوبح دەوڵەتتان بدەمەت ئەم وەرچەرخانەکە تا بزانە ئەمەڵە ئینقلابی یانی چی
تا بزانەوەی سدیق نەیتوانی بیکا بە مفتیزا و مفتیزان نەیتوانی بیکا بە سدیق و ئەوان نەیتوانی بکەن بە قاسم و شێع عیزەدین ئێمە بە ئێوەی ئەەکەین یانەکەین بەچێ دەوڵەتە ئێرانی مشتی جاسووسە داهاتیە سەخیفە پەستە جنایەتکار بێوجودینە نەمەک و حرامینە بێتەربیەتینە هەتیم چینە ئێوە بەشەرن ئێوە بەشەرن کورە بێڕێز تۆ ڕێز خۆت ناگری خانەوادت ناگری سەرزەمینت ناگری مردمت ناگری کورە مردم وەکو حیوان سەیرە دەکا حیوان پسرم حرف نزن و سرم دەرد میکنی و من پیرە مردم و پسرم سدیق پسرم کەفی خۆفت و خەی تاڵقانیتر نامکوژێنەوەرەکە نجات میدا لە دەهانش و سەرویس میکنم ئێدامش بکنم بوومە پسرم چ دەستکەوتێکم و دەزاو ئەمە حاڵ و حکایەتە ملەتە سەرم دوێکە شایعیان کردو لە حەلیمە کوردستان مێنە دەرۆ سەمەخەنە خوار بۆتان سەم و ئەخنکێن و گشتی زیقی کرد و تۆقی و 2000 فیلمم بۆ هاتکەنەوەی کۆرە وتمان بابە دەهان میشن ڕۆ خۆیان فیلمە هەنێر نوێژن وڵات تانکر هەزاران تانکر نەفت و بنزین ومانە تاڵان کردیاگە بۆی خەڵکیان کردەسە ماڵە دەی خەجاڵەت ناکێشن دەی نامرن دەی تێتان ئەچەقێ کورە بەسەیتر ئەم گشتە فەسادە بەسە بابا ئەم فەسادە نابوودە خۆت ئەکا نابوودە مناڵت ئەکا ئەیکا تۆزی جەو تۆزی مەردانگی تۆزی شەهامەت تۆزی ئیمان شتی قەشەنگێکە یه لحظه خلوت کە خەڵوەت یه لحظه خەڵوەت کە بزان ئەسە وجودت هەست و ئەتوانی لحظەیە فکر بکەیت و